بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی دەنجی ڕۆشنایی ئەم بەرهەمەتان پێشکەش دەکات. کتێبی سینزە لە نامەیەکدا، مناجاتی ئەیوب عانەبی. ناسنامەی کتێب، ناوی کتێب سینزە لە نامەیەکدا، نووسەر ئەیوب عانەبی، ساڵی چاپ 2019، نۆرەی چاپ یەکەم، دیزاینی ناوەوە وریا عەلی، دیزاینی بەرگ گۆران عەلی، شوێنی چاپ چاپخانەی سیما، تیراژ 1000 دانە، کۆی ژمارەی لاپەڕە 88 لاپەڕە. خوێندنەوەی هێمن گەردی. کارە هونەریەکان هاوکار محەممەد حەسەن. ئەم بەرهەمە پێشکەشە بە دایکم کە لە پارشێ و بەربانگدا خوانی ڕەمەزانی ئامادە دەکرد بۆمان، پێشکەشە بە باوکم کە لە خەمی پەروەردەی دروستی من و خانەوادەدا هەمیشە کۆڵی سەنجینی بۆ هەڵگرتوین، پێشکەشە بە سەرجەم خانەوادەکەم، براکانم و خوشکم و خێزانەکەم کە پشتیوانم بوون، پێشکەشە بە سەرجەم مامۆستایانی قۆناغەکانی خوێندنم لە مزگەوت و قوتابخانەکاندا، پێشکەشە بە تۆی بەڕێز، پێشکەشە بە زادگام، پێشکەشە بە دووشاباڵی ژیانم نما و دیما. نامەی یەکەم، لاپەڕە 4. لە دەروازەی ماڵەکەتدا ڕاوەستاوم و بە شەرمەوە کاتێک تۆ بانگم دەکەی، من عاشقانە و بە حیرسەوە دڵم شەیدای گڕی موحیبەتی تۆیە، جگە لەم پەیژەی وەسیلەی سەرخستنم هیچ شتێک شک نابم بە توندی ڕۆحم بگرێ و لە ئاستانەی ئەم مانگەدا قەسیدەی شەعرم مەیلێ بکا و بە بەرزی باڵا تا هەڵبزنێ، هەروەک وێنەی پیاوێکی پشت کۆماوەی بە ویقار خۆم داوە بەسەرگا چۆنی میهری یەکەم پیتدا و داوای ڕەحمەتی مانگ دەکەم، وەک ژنێکی کوردی کۆڵوانە لە کۆڵ بەدەستی نەزیهی تەسبیحەوە خەریکی خوێندنی سوڕەتی فاتیحەم و دەستپێکی خەتمێ دەکەم، وەک گەنجێک خوێنم گینگڵی ناو دەفرێک دەدا کە لەگەڵ تەوێڵما خۆی نیشانی خاک دەدا. هۆ ئەیمان بەم جلە ڕەشەی بەرمەوە لە زستانی ئەو دیوی تۆوە هاتووم و بێلانم، لە دەیجووری میرنشینی دەوڵەتێکی هەوەسدا شۆڕ بوومەتەوە نێو ئارەزووی بێحاڵ، لە باڕەشی هەڵوەرینەوە خوانی دڵم ڕائەخەم بۆ تۆ، بەڵکو بەم سنگ فراوانی خۆتەوە نەسیمی وەسلی ئازادیم پێ عەتاکەی، لە یەکەم لەحزەی بینین تا ئەنوار مەچراخانی نێو مێهرەبانیت و دوور کات نوێژی غوفراندا بەسم، بەم محیبەتەوە بە تاسەی تۆوە لە جیلوەی جەماڵی مێژووتە بە لەرزەوە هەڵە کورتیم و موسە ئاسا لە ترسی شکۆی خوا لە هۆشی خۆم دەچم، خەممە لەم تەمەنە کورتەی شەعردا نەتوانم ئێستێک لە بەردەمتدا بکەم و لە گەرمەی قوڵپی خوێنی تەمەنی لاویەتیدا پیری خۆم بنووسمەوە، بەم هانا و نزایەوە ڕۆژانە یەک نامە دەنووسم تا بەڵکو خوددا بمبەخشێ لە گوناه و لە عەزابی تووڕەی ئاگریشدا بەریم بکە، ڕۆژێکی خلوودە ئەمڕۆ، هەرچی یەک بنووسم حەقی خۆی پێنادەم و دەستەوەستانە ئەترسم وەک شێعرێکی مردوو بێ خوێنەر هەروە بمێنمەوە، وەک گۆرانیەکی بێ ئاواز لە سەرەتاوە ڕەفزم بکەن و لە تەعزیەخانەیەکی چۆڵدا بێ فاتیحە بژیم. خدایە یەکەم نامەی خۆم نووسی و ناردمە ئاستانەت تا لە بەرقاپی ئەم مانگەدا ئۆقرێ بگرێ بەڕائەت. نامەی دووەم، لاپەڕە 7. کە مانگ هاتەوە بە پەروەردەوە کاروانی جەم بوون بە مزگەوتەوە، ڕۆژوو لە جێی خۆی لە معریفەدا ڤۆلیۆمی ڕۆحە لە فەلسەفەدا، مانج عیبادەت هێزی خواناسی خۆتی بۆ سازکە
خوا بکە ڕازی تام و چێژی زۆر لە ڕۆژ و دیارە ئەمەش خەڵاتی مانجی قورئانە دڵۆپەی شرم ترس لەبەر خوا قاسەی ئیمانمان یەک جار پڕ دەکا جەوهەری ڕۆژ و مانجی ڕەمەزان پڕیە لەوانە و عیبرەت بۆ هەمووان پەرژینی ماڵی ساحیب کەماڵی لە هەموو ماڵێک خاوەن میوانی مانجی ئەندێشە و هزری ڕووی جوانی بە ئاشکرا و پەنهان پەیامت دیاری ناتوانم لاپەڕە و کتێب تەواوکەم لە وەسفی تۆدا خۆم بە قوربان کەم قەڵەم زۆر کولە لە باسی تۆدا پەنجەی نووسینم وا لە خزمەتتدا هەرچی مەرەکەب دروست کراوە سوپاسی خوا بکەین هێشتا هەرماوە چونکە ڕەمەزان ڕەحم و مەغفیرەت نونەجی منە النار تەنها پاداشتی خدا دەیزانێ بە ئاشکرا و پەنهان مانجی ڕۆژەوان ذیکر و عیبادەت نەخشە ڕێگای خێر ژیانی شەهادەت هەرکەس لە جێی خۆی دەست و برد دەکا لە پێشوازی مانگ دیلێتی ئەبا ئەو کەسەی لەم مانگە دەبێتە دیلی خدا بەهەشتی بۆ دەکا بەخێری ئەوەی لەم مانگە ختمەکە قورئان بێشک ئەچێتە ژوورەوە لە ڕەیان پێی نیشان دەدەن بەهەشتی جوانی دوورە لە دۆزەخ هەر بە یەکجاری مانجی پیرۆزی ساڵی تەواوی میوانی ڕۆحسووک زۆر بەخێر هاتی بیکە قسمەتمان ڕۆژ و عیبادەت ببە پەرژینمان لە بۆ جەهالەت ئەی مانگ ئەی ڕۆژ و فەتحی دڵەکان بیخەرە دڵمان حروفی قورئان پیرمان کە لە نێو تەمەنی ڕەمەزان بمان جێڕەوە وەک مناڵیمان با سپی بینەوە لە ژەنگ و تاوان یاخوە بەخێر بێیت مانجی تەجەلا ڕووسورمان نەکەیت لە هەردوو دنیا تا ئێرە زمان قەڵەمم لاڵە نامەی سێیەمم لە دڵ داناوە نامەی سێیەم لاپەڕانۆ مانگ کەللەی سەری ساڵە و دڵی خورمایە و باڵای وەک منارەی مزگەوت وایە چاوەکانی لە قوبەی قودس ئەچێ و هەموو کەس ئەیبینێ قاچەکانی لەسەر ئەرز ڕاگرتووە و زمانی دەیزانی ئەم دەفرەتی تایە لێرە لەناو گڵۆپی شۆڕشی سەرشەقام و گڵۆپی دڵدا دوو ئاپارتمان هەیە یەک خەیاڵ دوو واقیع لێرە هەموو شتێک یەکسانە بە جوانی لە نێو ئاپارتمانی واقیع و مانگدا پێوەر یەکسانە بە تەقوا چونکە دڵی مانگ پایتەختی خوا لە خۆڕازیکردن و دەشتی بە پیتی بەرهەمی دانەوێڵەی خێرە لە نێو مانگدا مێژوێکی سپی دیارە مێژووی لەدایک بوون لە نێو مانگدا جوگرافیایەک بەدی دەکرێ جوگرافیای نیشتیمان لە نێو مانگدا ماتماتیکێک هەیە بۆ حیساب ئەویش سەرفیتر و زەکات هەر لە نێو مانگدا وانەی فیزیک دەخوێندرێ لێرە شەو و ڕۆژ وەک یەک و لەوێ بەجیا و لە شوێنێکی کە مانگە بیندرێ هەر لە نێو ئەم مانگەدا وانەی کیمیا بۆ چەندین شیکاری نەخۆش دەخوێندرێت گڕی محیبەتی ئەم وەرزە لە سینەدا هەڵدەقرچێ تاوێک خەندە لەسەر زاری دەکا و تاوێک لە ناو سێڵاوی دڵدا دەخنچێ ئەمەندە عەشق و ئەوینە سیمای ئیحسانی هەموو خاکداگرێ جارێک دەیکا بە دەغڵی خێ جارێک بەرهەمی بەشەن نەکرێ لەم خاکەدا چەندین ناخمان هەیە پڕە لە ئاو چەندین چاومان هەیە پڕە لە وەفا چەندین وانە دەخوێنین بۆ ئازادی بۆ خوابینین ئازادی دین بۆ سەرفرازی ژین ژین بۆ جوانی جوانی بەرهەمی قوربانی قوربانی تەنها بۆ خوددا پیرۆزە عەشقی ڕۆژ و نما ڕێسای جودایی بەخێرهاتی مانجی جوانی
ئەی ویساڵی کامرانی شەڕەفمەندین تۆمان ناسی بەبێتۆ مایەی کەساسین بەبێتۆ مایەی کەساسین. نامەی چوارەم لاپەڕا 12 وا 4 ساڵە نەخشە ڕێگای پیرۆزی تۆ دەکێڵمەوە مێژووی نووری پەیامەکەت بە خوێنی دڵ دەنووسمەوە لە مەغریبی بەختەوەری و سحووری بەرەکەتدا دڵنامەیەک دەخوێنمەوە نیعمەتێکی خواویستانە ئەم جارەیان سینامەیەک بپێچمەوە چوارینەیەک دەخەمە نێو دڵ و هەستم تەنها خودای پەروەردگارە هەموو ئاوات و مەبەستم کە خامەی خۆم هەسان بدەم لە شعری جوانی نێو دەستم ئادەمیزاد بە پەیامی خواوە جوانە منیش هەر بەوە سەربەرزم ئازیز ڕەمەزان دڵم جۆش داوە هەنجوینی ڕۆحم گوڵی گەشاوە باڵای شعری خۆم بە باڵات ناوە مارم بڕیوە کاغەز لە خامە سزای برسێتی وەرەگرێگەدەم لە ئینفیرادی دڵە هەر لای تۆم لەبەر ژەنجی گوناهباری خۆم تەقە لە دەرگای غوفرانت دەدەم بە ئەشکی چاوی نەزەر سوتاوم بە لوقمی نانی حرام خنکاوم مەڵۆی گوناهم بووە بەشارە تەنها عەفواتی تۆیە نەجاتم پاشێ و بەربانگ دووجێ ژوانن وێزگەی نزای ڕۆژوەوانانن ڕووناچی ڕێگای شەو بێدارانن ئاوی نەزیهی کانی غوفرانن ڕەمەزان سفرەی عەشقی ئیحسانە بە نووری توێشی قورسی ئینسانە پاداشتی لای خوای سڕ و پەنهانە ببە قوتابی ئەم قوتابخانە دەرمانی دەردە و مەڵهەمی زامە ئازیز تا عمرت لە دنیا ماوە لە مانجی ئەوین خۆت مەخە دواوە سبەی کە مردی هەموو شتێک دەڕوا جگەل لەو سێشتەی کە لێت جێماوە ئەولادی ساڵح علمێکی بەسوود سەدەقەی جاری لە دوای مردنت دادگای باڵای خوا بەرهەمی هانی ئەولادی ساڵح بۆ کار ئیحسانی علمێکی بەسوود معریفە و مانی سەدەقا مانجی ئیحسانی جوانی مایەی سەربەرزی ڕۆژی پەسڵانی ئازیز تاوەکو ڕۆح نەوەستاوە تا شوشەی عەشقی دڵت نشکاوە مەلەفی عمرت هەرچەندی ماوە بیخە خزمەتی ئەم مانجی ساڵە بیخە خزمەتی ئەم مانجی ساڵە. نامەی پێنجەم لاپەڕا 14 ئەچینە بەردەم ئینجانە یاقوتی ساڵ لەم تەنووری عیشقەدا چ شنەبایەک خۆی بەژووردا دەکاو چ پەروانەیەک دەنیشێ و دەسووتێ کامە جۆگا بە پەلکێ جیا لەسەر کاغەزی لاشەی خۆیە پیرۆزی پاشێ و بەربانگە نووسێ لەسەر بانێژەوە ئینجانێک ڕێحانە سەفەرنامەی سینامە دەخێنمەوە سینامەی جوانی ساڵ لە شەپۆڵی پرشنگ و بەشنی هەتاو لەسەرەوە بۆ خوار پڕپڕن لە قوڵپی سوژدە و داپۆشراون بە غوفران سینامە مەگەر هەرخوا بزانێت چن هێنێک لەم مانگەدا هەیە نامەیەک کە تونیەتی پڕ بێ لە خۆشترین جوانێ بۆ شەهیدی یان پێچراوە بێت و لێوان لێو بێت لە شەرم وەک حەزرەتی عوثمان یان سینە صاف و حەقبێژ بێت وەک گەرووی پێشەوە عومەر یان جەربەزە و ئازا بێت وەک ئیمامی عەلی یان شەڕەفمەنیەتی تەصدیقی کەلام بێت وەک یاری ئەشکەوت ئەمانە هەمووی ئاماژەن بەنهێنی چونکە هەمیان دەچنەوە سەرکانی لەکانیدا لە مەیلی وەسلی ڕەمەزاندا ئاڵاوە لە سەکۆی پاڕانەوەدا دەبمە دڵۆپێک لە ئاو و عروجێ بۆ دیدار دەکەم تا یەک نامەکانی خۆم بگێنمە مەبەست بۆ ئەوەی مەرامی دڵی خۆم لە بەردەرگای غوفرانتدا هەڵڕێژم من بە بچووکی خۆمەوە دێمە حوزورت و بە گەورەی دەتبینم
تا سەراپای نیاز و ڕازم بگێنمە ئاستانەی تۆ بە قوڵاپی مەرجی گوناهدا هەڵواسم. هاتووم بە سینامەوە سی وشەی جوان لە خۆما کۆبکەمەوە و سی پشکۆی نورین بخەمە نێو کوانەی دڵ و بە زمانی نزاوە بۆتی بنێرم لەم مەوسیمەدا. هاتووم تەڕبم بە بارانی مهرت، سەوز بم بە مەوسیمی وەرزت، بسووتێنم گوناهی زەردم، ڕێخۆشکەم بۆ وێزگەی مەرگم. خدا هەر تۆی مەبەستم، شادم کە بە میهری مانگت تا لە دەرگای ڕەیان ڕاوەستم، لە دەرگای ڕەیان ڕاوەستم. نامەی شەشەم لاپەڕا 15. بەنامەی شەشەمەوە لە بەردەم قاپی غوفرانتدا ڕاوەستاوم و دەمەوێت بە لوتفی تۆوە ببمەوە بە تۆوی شەتڵی جوانی. دەمەوێت لە بەردەم ئینجانەی پارشێوتدا ئەم شەش نامێ بخەمە نێو مەرکانەی خۆشەویستی و پێش پیربوون فرمێسکەکانی پەشیمانی بخەمە سەرپەڕەی گوڵ و یەک لە ژووری سەدەفی زەردەخەنەدا هەڵیان واسم. بەدەم شەشەمین هەنگاوەوە ڕێدەکەم و شەش ژەنجی خەرمەنەی پاییزی گونا هەڵوەرێنم. ئیستێک لە بەردەم پێنجەمین قامەتی بانگدا دەکەم و شەش گڕە و شەرارەی سەوزی لەشم دەسووتێنم. هەر بەدەم ڕۆژ ئاوا بوونەوە ڕێدەکەم. شەش نزا بە چەشنی گوڵە نێرگس بۆ لای خوا حەواڵە دەکەم. هەناسەیەک گوێ بۆ غوفرانی مانگشل دەکەم و لە بەردەم سوڕەتی کەوثەردا بەربانگ دەکەمەوە. هەر بەدەم ڕێوە چرۆی دیوانێکی نوێ دەنووسمەوە و بە موژگانی سەوزی ڕۆژوو لە چاپی دەدەم تا جارێکی دی پارشێ و بەربانگ لە ئەرشیفی خۆیدا هەڵمان گرێت و لە ساڵنامەی خۆیدا بمان خوێنێتەوە. هەر لەم مەوسیمەدا ڕژاینە نێو باوەشی گەرمی گوڵە بە ڕۆژە و ڕوومان دەکردەوە نێو باخچە و بە ئاپارتمانی سەعادەتدا دەمان ڕوانی. ئیدی لێرەوە فێری هیجرەت بووین لە گوناه. یەکەمین وشەی سەوز بوونەوەی نووسی، گەورەی خۆمانمان لە قەترێ غوفرانی خوادا بینی. ڕۆژوو فێری تازە بوونەوەی کردین. سحورێک ئاوی گوڵەگەنمانی ئەدێرا و مەغریبێک شەن و کەوی بژاریە کردین. شەش ڕۆژە گەرمیان کوێستان شارە زوور هەورامان، نیشتیمانی دڵی هەمووان یەک ڕەنجیان هەیە، ئەویش ڕەنجی ئاو. یەک دەنجیان هەیە، ئەویش دەنجی ئاو. چونکە هەمومان بەم پۆشاکەوە جوانین، ئەوەش پۆشاکی ڕەمەزان. بەم گالیسکەوە جوانین، ئەوەش گالیسکەی ئیمان. بەم غوربەتەوە ناسراوین، ئەوەش سەفەری سەرفرازی. بە کۆڵی سەنجینی ڕێوە ڕێبوارین. ئەمەش شەش پەرداخ لە شەربەتی ئاوی نیشتیمان، شەش گوڵ لە بانێژەی یاقوتی ساڵ، شەش بەهار بۆ سنەوبەری بەرخودان، شەش مشت گەنم بۆ کێڵگە و مەزاری ئیمان. بخوردێ بۆ سکوونەتگای نیشتیمان، بخوردێ بۆ سکوونەتگای نیشتیمان. نامەی حەوتەم لاپەڕا 19. حەوت سپێدەیە مێژوویەک دەنووسین کە سەرەتاکەی پڕە لە یەکەمین نامەی ڕەحمەت. ناوەڕۆکی دەورە دراوە بە مەغفیرەت. ئەنووسین تا بگەین بە کۆتایی، ئەوە ئێمەین پڕین لە گوناه، ئەوە خاڵیە لە ژەنگ و ژار. لەوەتی ئێمە هەین یاری بە ئاگر دەکەین، ساڵ و ڕۆژ و مانگ دەدەینە بەرزلە و ئاسمان لە خۆمان دەڕەنجێنین. لەوەتی هەین لەسەر خاکدا خۆڵ بەسەر خۆماندا دەکەین و چی مناڵی و گەنجێتی ئەم نیشتیمانە هەیە ئەیدەینە دەست عەزابی ئیبلیسێک و ڕنگ و ئاڵا و زمانمانە دزێ بۆ خۆی. چەند تاڵە ژیان بێ ڕەمەزان و چەند شیرینە سحوری بەرەکەت و چەند ئەوینە مەغریبی بەختەوەری و
چەند جوانە دڵنامەی ساڵ. لێرە سادێ بیرکردنەوە لە ژیان، گرانە دەمامچی ڕەشی سەرخەونەکان. ڕەمەزان پێمان دەڵێت ئەو بەڕەنجی سپی حورمەتەوە ماڵان دەگەڕێ، پێمان دەڵێ بەخشینی ماڵی هەموو دڵێک خۆش دەکا و سڵاو لە پیر و گەدا و شاو نەوڕەس و توێشووی ئەو دیوی دنیای ڕێبوارانی کاروان دەکا. ئیدی هەر ئەمە خۆی بەتەنها، بەڵام لە هەموو ماڵێکدا شکۆمەندی ئاشتی دوایی دووکەڵ یان زەمانگ دێت و لە ئەماڕەتی دڵدای ئەنێ. هەر ئەمە بۆنی دەمی مرۆڤێکی ماندووی خۆشەوێ و بە حیرسەوە شەپۆڵەدا بۆ کەناری ئارامی. هەر ئەمە بەتەنها کفنی زیندوێتی لەبەر کردووە و تازە خەریکە یەکەم هەناسە لە ژیان ئەدا. هەر ئەمە و بەتەنها فێرمانەکە بنووسین، ژیان بسڕینەوە لە تاوان، لەسەرکەین تاتی شکۆمەندی یاران. فێرماندەکە بنووسین بەرخودان ڕاچەنینی گیان، بەخشین لە پێناوی قورئان، نەخشین لەسەر لێزمەی باران. بارانی مهری ڕەمەزان، زنەی ئازادی ئادەمیان، خاچی دێراوی بەرەکەت، پیرۆزە ڕۆژووی ڕۆژوەوان. خدا قبوڵی کە لێمان، خدا قبوڵی کە لێمان. نامەی هەشتەم لاپەڕا 21. مانگ هەشتەمین نامەی پێیە، هەر ئەمە معشوقی ناوە. ڕەحم غوفران و مەغفیرەت لە دەوری چوار دەڕووی داوە، بێکردەوە زەلیل و عەمەلی ساڵح هەرباوە. خەلیفەی مانگ خوڵقی خەڵقە، هەر ئەوە ڕەحمەتی هێناوە. عاشق کەسێکە معشوقی لە ناو دڵدا حەشارداوە. مانگ بە جەوهەری مەزهەری سەنجی مەحەقی دیارە. تا خۆر ئاوا نەبێ ئێمە قەدری ڕۆشنایی نازانین، خۆ نازانین چ حیکمەتە فەلسەفەی ئەم ڕۆژوەوانە. وا هەشتەمین نامەم نووسی و 8 ڕۆژ لە تەمەنم کەم بوو، بەڵام کورت و درێژی تەمەن خدا بڕیاری لەسەرداوە. گرنگ ناخی تەمەن جوان بێ، نەک ڕوخساری مرۆڤون بوو. وقاری ڕۆح سکوونەتگای مانجی تیلاوەی قورئانە. دەسا ئەی مانجی قورئان و بەدر و فەتحی یارانە. لە دڵنامەی ڕۆژەواندا ڕەمەزان بووەتە پەروانە. ئەی مزگەوتی نووری نەبی، ئەی کەعبەی پەروەردگارم، ئەمڕۆ میوانی دڵی تۆ عەفواتی عامی هێناوە. شەپۆڵی مژدەی لێخۆشبوون پەیامی پەروەردگارە. بۆ هەر کەسێ تەوبەی نەسوحکە ختمی گوناهی ماوە. فریاکەوە بەر لە مەوجی مەرگ کەوێ، چ زریانی کەس ناناسێ. بێشک ئەوە مانجی نورە کە سووتانی گوناهانە. دڵێ کە نوری هیدایەت بێ، مەشخەڵی مانجی لێ دیارە. دەبێتە خادیمی ڕۆژوو بەتەمای دەرگای ڕەیانە. تا میفتاحی نەجاتی خۆی هەم لە دنیا و دوا ڕۆژ دەرکا. ژان و ئازاری کرداری بۆ ژوانی پەروەردگارە. مرۆڤ بەندە خەریکی ناشتنی نەمامێکە چەندین ساڵە. لەم مانگەدا تێر ئاویکە کە پاییزیشی بەهارە. سامانی دنیا هیچ نییە چونکە بێسایە و سامانە. لە ڕۆژێکدا یا لەیتەنی هیچ دادێ نادە بیزانە. ئەگەرچی گوناهباری لا تەقنەتوو لە ڕێتایە. مانگ فۆرسەتی پێداوی زۆر شتی دنیا ڕووپامایە. تەنها لە بۆ خوا پەیامت گفتار و کردارت دیار بێ. یەقینت بێ سبەی قامەتی قیامەت ماوە. ئەوەی مرۆڤ ئاسوودە دەکا و دڵخۆشیەکە بەم مانگەوە. مانجی میهری میرێکە بە ڕەقیبی خۆتی بزانە. چونکە تەنها هەر خالقە جوڵە دەخاتە شەو و ڕۆژ. ئیدی هەمووی هەر مەعدوومە بەدەستی ئیلاهی بزانە. ئەوە 8 ڕۆژ لە مانگ ڕۆشت و تۆ ئەگەر وەک خۆت لاری. تێبە فکرە و ورد بەرەوە لە ژیانی دوو پشک و ماری.
مرۆڤ لە هەردووان دەترسێ کاتێ لە ژیان دێتە سەرڕێ. مرۆڤ بۆ لەخوا ناترسێ کە دەزانێ خاڵی و سووکە کۆڵ و باری، خاڵی و سووکە کۆڵ و باری. نامەی نۆیەم لە پەڕا 24. نۆمینەی نامەی نۆیەمم غەرقی مەرجانەی مانگ دەکەم، لەو شەپۆڵی لێ خۆش بوونە داوا لە پەروەردگار دەکەم. بە شەرمەوە دێمە حوضور وەک بەندێکی لالە ڕێ، قەراری عەشقی ئیلاهیم چاوەڕێی جێژوانەکەم. بەهارە گوڵاوی ساڵ و لەم مانگەدا گوڵە نێژم، باقی بە بەقای کردارە کۆڵەکەی دینە هەر نوێژم. وەک هەنگ چۆن لە دەوری گوڵ چەشنی پەروانە خول ئەخوا، منیش لە مانجی غوفرانە شیلەی ڕۆژووی مانگە نۆشم. نەفسی ئەممارە بیسووم لەم مانگەدا لە گۆڕ ناوە، بە خۆزگە نییە بخوازم بەو ڕۆژەی تایە ئەمرم. ڕۆح و جەستە کاتێک تەواون کە لە ژیانە سوکنا بەخشن، وا خەریکە بۆ دیداری عەرشی خودا شەهادەی خۆمە نێژم. لە دەیەمینی یەکەمدا ڕۆحی من داوا دەکا، بەڕەحمەتی حەبیبم کە چونکە حەبیبی من خوایە. پاشێوم هەر بۆ حەبیب و ئیفتارم هەر بۆ خودایە. قەڵغانی هەموو گوناهێ ڕەمەزان ئەلعای دەکا، بۆ ئەو سرود و ویردانەی تەڕاویحی لقای خوایە. مەرتەبەی ڕۆح و جەستەیە ڕۆژ و ئیشتیقاقی تایە. گریانم دێ بۆ ئەو نەفسەی کە لەم مانگە خۆی دوورداوە، نازانێ ژینی کاتیە تەنها ئەمەی پێ بڕاوە. خۆشبەختی بۆ ئەو نەفسەیە کە دەستی خوا لە دەستیایە، شاهیدی دەرگای ڕەیان مەعشوقی ڕۆژووی ڕێگایە. کردەوە و ئەعماڵی مرۆڤ گەچی پاراستنی دنیایە، بەڵام کردەوەی ئەم مانگە تەنها پاداشتی لای خوایە. بڕیاری دڵم وەهایە ڕوو لە قیبلەی خودا بکەم، لە ئیشوەی عشقی ئەم عەشقە شۆڕشێ بەرپا بکەم. شەڕم شەڕی جەهل و درۆ و کۆڵی ئاشتی لە شانەکەم، لە جیلوەی جەماڵی مانگدا سوژدە بۆ خوا ئەبم. مانگ ڕۆحێکی بە ئاگایە و زەنجی ئاگای لێدەدا، دەتۆش ڕۆحی بە ئاگا بە نەک شەپۆڵی جەهلی سەردەم قوتت بدا. بێشک ئەوەی دێت و دەڕوا هەمووی فەنا، تەنها بەقا هەر خودایە. ئومێد دەکەم لە مەحشەرە ڕۆژوو شەفاعەتمان بۆ بکە. لە دنیادا زۆر هیلاک و هیلاکی بۆ هەوا و هەوەس، کردومانە بە پیشەی ڕۆژ کەچی هەرخۆمانین دەربەس. وەک کەو خەریکی خوێندنین بەڵام لە ناو ماڵی قەفەز، دیلێتیە هۆش و بیرت بۆ غەیری خوا بکەی نەفەس. نزای خەڵوەت لە پاشێوی نوێیەمین نامەدا بکە، دەخیل کە نامەت خوێندەوە دوعا بۆ من لە بیر مەکە. من لە پەڕاوی ڕۆژوودا سرودی خۆمم بۆ نووسیت، تۆش لە کاروانی ڕۆژوودا توێشووی سەفەرت پڕ بکە. سەفەرت پڕ بکە. دەیەمین نامە لە پەڕا 26. یانزە مانگە کاسەی سرم ئەوەی دەڕژێ هەوا و هەوەس، لە جوانی پاشێوێکدا لە گۆڕی ئەنێم چڵکی نەفەس. پریاسکەی ئیفتار پڕ دەکەم لە نەغمەی حەمدی بەپێز، خاچی بەپیتی مەغفیرەت ئەی چێڵم بە هەناسەی سەوز. سۆمای درەختی مەغفیرەتم پەروەردگار پێی دەکا، دەستی مهری پڕ لە نزا سێبەر بە باڵایە دەکا. گوڵ و گەڵای باخی ڕۆژوو لەسەر میلی کاتژمێرە، نامەی سپیسیەی پێیە لە سێبەری خودا. ئەی ئەو کەسەی ئەمڕۆ هەیت و ئاگات لە سبەی خۆت نییە، عەفوی عامی پەروەردگار وەک دەسەڵات دنیا نییە. خدا پەیمانی پێداوی لە تۆ تەوبەی نەسوح بەجێ، فرسەتە مانجی ڕەمەزان زەمان چییە دەیخەیتە جێ. لەم مانگەدا ڕۆحت زیندوو جەستەت بۆ ڕۆحت بمرێنە، لەذەت لە ئیفتاری دڵ و تەڕاویحیش بلاوێنە.
بزانە چ شەو نمێکە ئەڕژێتە سەر لێوی ڕۆژوو بە شەیطان و ئیبلیس بڵێ بە چێژی دنیا مەم خەڵافێنە ئەوەی ڕۆژوو فێرمان دەکا هەمووی کایەی ژیانی تایە چزای سوودی هەم بۆ دنیا ڕەزامەندی خودای تایە هەناسەی سەوزی ڕۆژوەوان یەکێکە لە دوو فەرحان فەریحی کاروانی فەریح نیگای ڕوونی لە پەروایە کۆڵی سەفەر لەم مانگەدا پڕیە لە ڕۆحی ئەوین پاداشتی زۆری پێدەدرێت کرێکاری کارگەی دین تۆوی چاکەی خۆت سەوز بکە و خراپەی خۆت بکە وەرین چونکە تەنها دەرونی پاک پێی دەگات سبەینێ بە یەقین ڕۆژوو بوو بە قوتابخانەی فێربوونی وانەی مەئین خۆشەویستی گەدا و پاشا وێزگێ بەرنامەی بەخشین مەیدانی خواناسی زۆرە بەڵام بە مەشخەڵ و بەتین ڕەمەزان فێرم دەکا چی بکەم چۆن بەرگی سپی لەبەر بکەم لە دەیەمینی نامەیدا چاوەڕوانی مەغفیرەتکەم لەگەڵ هیلالی مانجیشدا بەرەو غاری ئەغیار دەڕۆم بە ئومێدی کۆڵی غەمم بە پاشێ و ئیفتار بشۆم تەهلیلەی ذیکری ئەوینە ئەم ڕەشماڵی فراوانە دەنگ و سەدای چ سرودێکە ئەم مەلحەمی برینانە مەحوی و نالی لە شەحری حەسانە پرسیکەی بارانە فەرمووی بڕۆن سەری لە مەدینەی نورکەن ڤیستیڤاڵی ڕەمەزانە مەولەوی ڕۆندکی ڕشت و خانەقا ذیکری گەرم کرد کوردستانم ساباتێکە پەیامی خۆی بۆ ئەو شارە برد ئەیوب دێمین نامەی نووسی و خامەی لە شعر مارە کرد جوانی دین و ئەوینداری مەشخەڵی نوری هەڵکرد جوانی دین و ئەوینداری مەشخەڵی نوری هەڵکرد نامەی یانزەهەمین لاپەڕا 29 یانزەهەمین نامەی ذیکر حەیاتی بە حەیا بەخشی دڵی عاشق شەیدای ئەوە تاخوا پێی ببەخشێ ڕازی بە گەرمای گەرمی هاوینە تەنها ڕۆژوە ناوی لە سەرمای ساردی زستانە کۆڵی قورسی قیامەتی چواردە وەرزە عەشق ناگۆڕێ بۆ سحوری بەرەکەتی لە مەغریبی بەختەوەری دڵنامە پێێتی باقی هەورازی ڕازی ئەم عشقە لە دەوری جەمە کاروانی فەرمون ئێوە دۆستانی خوا گەرمی بکەن سفرە و خوانی تاوانی دوێنێ ئاگربەن بە یەک شەمعەی چراخانی شەوی دەیجور لە گۆڕ بنێن بە میهری مانجی تابانی هەیئەتی نورێ بەڕێخەن بۆ مەحشەری ڕۆژی دوایی نوری مانگە زەنجی دڵی ئاراستەیە بۆ ئادەمی کە هەنگ پورەی خۆی لێدەدا لە شیلەی گوڵی بەهاری عابید سەرقاڵی عیبادەتە بۆ نزیک بوونەوە لە خالقی چونکە دووری لە بەندەری دووری خوددا دەیخزێنێتە زیندانی تەنها مەوجی تەڕاوی حەسەول ئەدا لە کەشتی ئیمانی شەپۆلی شەیپوری شەڕ لەگەڵ گژلا دەکا باری ئادەمی قورس دەکا خەنیمی مانجی قورئانی ئەمڕۆ سبەی بەبێ ڕۆژ و نوێژ و عەمەڵ هەکبەت خاڵی و لە سەرابی گەر خاوەنی قەسری دنیا و تەواوی سەروەت و سامان بی هەمووی دەڕوا قەبر هی تۆیە ئەویش بە تاریکی و خاڵی دەخیلم کوڕگەل وەسیەتم لەم مانگەدا بۆ تۆ دیاری لای پەروەردگار فەرقی نییە هەم لادێی و هەم شاری تەنها پێوەرد تەقوابوونە بۆ نزیکی لە پەروەردگاری ضیافەتی مانجی نورکەن بە خۆشنودی و کامەرانی ویرد و ذیکر و نزای سحور لەگەڵ یەکەم قومی ئیفطاری خوا چەرخی گەردون بجێڕێ بۆ مسلمانان لە جیهانی ئێمەش بەر عەفواتی خۆی کا لە نیشتیمانی کورد زوبانی دەخیل منیش نەکەن لەبیر لە دوعای و نزاع نەبی منیش لە بیری ئێوەدام هەم بە قەڵەم و زاری شیعاری مسلمان برامە لە تەواوی سەرگۆی زەوی ئیخوەت بەردی بناغەیە بۆ ئەمارەتی ئیسلامی هەم دوعا مۆخی عیبادەت هەم ڕۆژ و سوپەر و قەڵغانی
هەمووی لە خاچی ئیسلامدا تۆوێکە لە نێو گوڵدانی پێویستی بە ئێشک گرە بە چاو و پەنجە و مەچەکی ئەو ساتۆیش چرۆ دەکا بە موحیبەتی وەفایی وا کۆتایی یان زەنامەم خستە بەردەستی ڕەحمانی بە ئومێدی لێخۆشبوون سەفەر بۆ شاری ڕزگاری هیجرەتم کرد لە تاوان و نزیک بووم بە جیرانی سرودی ئازادیم چڕی هەروەکو پیری موغانی فرسەتی تەوبەی نەسوحە لەو تەمەنەی ڕۆی بێعاری ڕەمەزان مانجی مەحبوبە پەیوەستە دڵ بە ڕۆحانی فیتڕەتی قەسیدەم ڕوونە چ لە سەکۆ و لە دیوانی حەسان فێری عشقی کردم بەرەو خانەقای مەحوی و نالی لە سێبەر ئەوانیشدا وەسفێک بکەم ڕەمەزانی تا عروجێ بۆ خوا بکەم تەوبە لە گوناه و تاوانی بە ئومێدی نامەی دوانزە بەرەو فەتح و مەنزڵگای جوانی سیما بەخشی بەدر و حونەینە فتح لە مەوکیبی نامی قەڵەم و زوبانم کوولە لە ئاست میهری ڕەمەزانی خدا بمان جێڕە لەوانەی لە مەجلیسی ڕۆژوەوانی لە قیامەتدا ببینە دراوسەی ئەهل و یارانی جوانانی بنێرن درود و سڵاوات بۆ سەر ڕۆحی پێغەمبەری حەزرەتی محەممەد مستەفا ئەم نورەی هێنا بە ئەمانەتی والسلام على من اتبع الهدى تا قامتي قيامتي بردوامي دوانزەهەمین نامە لاپەڕە 32 ڕەمەزان مانجی عیبادەت من ڕێبواری ڕێگاکەی تۆم دوانزەهەمین نامەم پێیە بە عیشقەوە خۆمە سووتێم هەرچی عشقی دنیا هەیە ناگاتە عشقی سەرەڕێم کە ئەلفی یەکەم هەنگاوم هیجرەتە بۆ لای تۆ دێم ئەی وەرزی گەڕانەوەی گوڵ بێتۆ دڕکە ماڵ و جێم کە هادی و هودای خوا نەبێ کەس نازانێ بۆکوێ ئەبرێم شافعی ڕۆژی مەحشەرم پێغەمبەرە شەفیعی ڕێم من معشوقی عشقی ئەوم وەک پەروانە بۆی دەسووتێم زینەتی ڕۆژ و سحور و مەچەکی هێزە چاوەڕێم جێژوانی من نزایەکە لە نێو باخی گوڵ ئاوە درێم ئارەمشی ڕۆح و جەستە داست لە گەردنی تۆ لە ڕێم ئاونجی دڵی پاکبوونەوەم بەسەر جەستەی وشکە ڕێژم عیبادەتی مانجی مهر شەوقی شەفەقی تەقواکەم کە دڵم بە نووری تۆ بینێ نووری خوا لە خۆم دەرناکەم لەبەر ڕەزامەندی ئەوە ڕوو لە جێیەکی تر ناکەم جگەل لە داری ئیسلام هیچ دارێکی کە ئاو نادەم بە هادی هودا تەوبەم کرد ئیدی کاری بێجێ ناکەم لەبەر وشەی پەشیمانیە لەیتەنی قەهری گیری دۆزەخ ناکەم هەنگاوم بەرەو تۆ هەڵناوە بۆ هیچ ڕێیەک هیزران ناکەم دڵم پەیوەستە بە نورت بۆ حەقیقی نوری تۆ ڕوو لە نوری تەجاوز ناکەم بە عەفواتی تۆوە بەندە تاجی بەندە لەسەر ناکەم کەشاوەکو من بەندە بێ من بەندەیی بۆ ئەو ناکەم یەکشا هەیە هەموو بەندە بن بێشا لە حەشرا ڕێناکەم سرم بۆ خوا سوژدەگایە بۆ غەیری خوا سوژدە نابم فرسەتە برام ڕەمەزان خەزانە و وەرزی تاوانم عەفوا چەند خۆشە بۆ دیلی دڵمانجی غوفرانم تعریف ناکری ئەمانگە خودایە من تەوبەکارم ڕووی هەنگاوم بۆ تێناوە بمخەیتە عەرشی ڕەحمانم لەسەر بانێژەی ماڵی دڵ بە ڕۆژ سحور و شەو ئیفتارم مشتاقی حەیی ئاوازی تۆم بێتۆ بێ حەیی و حەیرانم بە ئاوی تۆ تینوم دەشکێ بە هەموو ئاوێ وشکە ساڵم مەرتەبەی تۆ لای خودایە من بێ مەرتەبە و دیوانم بەخێر بێت میوانی عەزیز سمبولی تەقوای میوانم شەوقی تۆیە شەبەنگ ئەدا بە لەمعەی شەوی چراخانم بۆ تۆ چاوم لە ڕێگایە و
چرای دەستی شەویتارم بە هەناسەی تۆوە دەژیم بێ تۆ لە کاروان جێماوم جوانیت ڕوخسار و پۆشاختە ناخت میعراجی سەردارم بەندە بەبێ تۆ ڕەجاڵە چیمە لە جوانی بێ پۆشاکم طلوعی کەوکەبی لیقادەمێکە من لە جێژوانم بە هەیئەتی نووری تۆوە هەنگاو دەنێم و دەڕوانم دوانزە نامەی نورم نووسی بەرەو سیانزەی ڕووی خامم شێواوە شێوەی ئادەمی گەرغافڵ بێ لە نامەکەم پەشیمانی هیچ داد نادا سبەی لە حەشری مەیدانم ڕۆژ و قەڵغانی گوناها بە ئومێدی دەرگای ڕەیانم بە ئومێدی دەرگای ڕەیانم سیانزەهەمین نامە لەپەڕە 35 تەماشاکەن نەمجارەیان مانجی سینامەی لە نزایەکدا پێیە و سیانزە مەغریبی خۆی لەگەڵ نەورەزدا هەڵگرتووە و بەرەو عشقی حەقیقی کەوتوەتە ڕێ لەم دەهرە سیلاویەدا چەند گرانە بنووسین بەندایەتی چەند تاڵە بمژین شەربەتی غەزا چەند سانایە ڕوودکردنەوەی حەیا لەم دەهرەدا جگەل لە پیاوانی خوددا هەموو ژینگە پیس دەکا ئاسمان دەکەن بە دووکەڵ و لە خاکدا شەیپوری شەڕ و بەبێ دەرگا خۆیان دەکەن بە ماڵی پڕ لە خەڵوز و دووکەڵا سیانزە ڕۆژە ئەم نووری ئیلهامی هیجرانە هیجرەت بە ڕەشی تاوان و سپی بۆ لای بەیان و هەگبەی پڕمی وەجاتی مانگ و پریاسکەی پاشێ و ئیفتار و باخ و بێستانی ساڵ دەبەخشێتە میحرابی ڕۆح و تاوان دەکاتە فیراقی دڵ لەم مانگەدا هەمومان بووین بە شانەی هەنگ کە زیەی خۆری هەرێمێکمان شانە کرد و پەڕەی گوڵی گوڵزارێکمان بۆ لای خۆمان هەتوان سوتاین بۆ مانگ سرەوتین بۆ ساڵ گەڕاین لە باخی هەنارە دەنگ شارۆکەین لە شەپۆڵی بەفر و باران تیژە زریانە کەنار بگرین بەرەو دەربەندی ماڵی کۆتا هەنگاو بنین هاتوین سپی بچنینەوە ڕەشی ناخمان بگۆڕین ڕێگای ژیان بدۆزینەوە لە گشتی وەخانی دنیا سرودی بەدر و حونەین و ئەحزابی ئەم سەردەمە بڵێینەوە هاوار بکەین و وا ئیسلامە تا فرمێسک و عارەق و خوێن دەتکێ و دەڕژێتە سەرسۆمە بە حیلەی ئەسپی غەزاکەی وەعتەسەمە فیراسی دڵ لەگەڵ خوێنی شەهیدا ڕەمەزانێک دەنووسنەوە و لە کاروانی هەناسەی ڕێی شعری حەسانی دوێنێدا بەبێ پاشێ و بۆ ئینجانەی یاقوتی مەحوی و نالی خانەقا چۆچی شعری خۆی دادەنێت لە بەرنامەی نزایەکدا ئێستا خۆم و سیانزە و شەر لە بەرقاپی پەروەردگارە چاو و پەنجەم لە ڕاموسانی پیرۆزیەکانی نیشتیمانە عشق ڕێژی پاکبوونەوەی ڕۆح و جەستەم بە میهری ماتافی بەیانە دەڕوانم و تۆخ دەبمەوە لە کنمەوکیبی سەحەر و لە پژانی وشەی زمانە بەرەو ڕێگای بەختەوەری لە کوچە و شاڕەی گیانە سیانزە نزا سیانزە سوڕەت لە مەغریبێکی ویقارە دەیخەمە سەرتەوێڵی نووری سوژدەگا تاکو خوددا بەرعەفواتی میهری مانگم کە قاپی غوفرانم لێ کاتەوە نامێکی تر بنووسم پڕ لە نزا نامێکی تر بنووسم پڕ لە نزا چواردەهەمین نامە لاپەڕە 38 بەدەستی نزاوە ڕێگا برم و لەسەر نیشتیمانی کۆڵا هەنگاوە نێم و بە تەمەنێکی بێشعور پێدەکەنم بە مشتێ دوعاوە بەرەو خوا ڕادەکەم و ماڵێک پڕ دەکەم لە جوانی خانوێک دروست دەکەم لە عشق پەرتووکێک دەنووسم لە ویقار چادر هەڵدەدەم بۆ سوژدەگا و پەت دەخەمە ڕەشێنی وتار دیسان بەدەستێ نزاوە ئەم جاریان لە شەوێکی پڕ نزادا بە کوچەکانی مەغریبی بەختەوەریا ڕۆم و لەگەڵ یەکەیەکەی نامەکانم خۆمە دوێنم پرسیارەکەم لە ئاوازی نەمری نامە و
مەخزەنی پڕی بەرەنگاری جەهل و ستەمە تەقێنم بۆ خۆم ناژیم بۆ خوا ژیان دەکەمە دروشم و هەتاوی وشەی دیوانێک لە شەعر ئەهۆنمەوە و لە کانیاوی ئیفتارێکدا تەنها قومێ ئاوی نەزیه دەخۆمەوە. نەزیهی تۆ هەموو شەڕەکانی مانجی لە خۆ گرتووە و دەستی خستووەتە مل بێدارانی شەو تاکو پێکەوە لە پەنا ڕووساری ماچێکی پەنادا ئەم نامەی نزا خۆی مانێفێستکە تاکو لە پەنای ڕووناچیدا لەگەڵماندا بژی لە نزیک جەستەمانەوە چاودێریمان بکات و بە ئەمانەتەوە بەڕێمانکە. بەڕێمان خەل لە سینەی ماڵی ئیفتارێکدا لە چەهچەهەی مەغریبێکدا گوناهەکانمان بکوژێت و نوێژەکانمان لە نامەیەکدا بۆ فیردەوس سەوز بکە. لەم ماڵەدا گوناه غروری خۆی لەدەست دەدا، پاکیەتی دێنێتە وجود و ئاو بە ئاگری ڕەشیدا دەکا. هەر لەم ماڵەدا توخنێک شۆڕ دەبێتەوە، نیشتیمانێک لەورە دروست دەکا. لەسەر بانێژەی تەقوادا جەستە دەبێتە مەتەرێزی خەبات و ڕۆح هەڵدەفڕێ بۆ لای خوددا. بەم هەڵفڕینەوە لە قودومی کردنەوەی دەروازەی خێردا سەبەتەکان پڕ دەکەین لە تین و توێشەبەرەکان ئاخنین لە قەزوان. بەم پریاسکەوە ڕێ دەکەین و ئەسەف دەکوژێنینەوە. بەم ڕووناچێوە هەنگاو دەنین و چرادا دەگرسێنین. بەم زیندوێتیەی بوونمانەوە ئاوازێک بۆ نەمریدا دەنین و تابلۆیەک لە خۆر پێشکەشی نیشتیمان دەکەین. هەر لەم ماڵەدا پێنووسەکان لە قامکی شاهید مارە دەکەین و پەڕەسپیەکانی ژیان بە گوڵاو ڕەش دەکەینەوە. ئیدی ڕەشێتی بریتیە لە پاکبوونەوە لەم ماڵەدا گۆزەکان پڕ دەکەین لە ئاو و باخچەکان لە بەیکوڵ پاک دەکەینەوە. هەر لەم ماڵەدا چواردە نامە دێنین و لە یەک زەرفی نزادا پۆستیان دەکەین بۆ لای خوددا. هەر لەم ماڵەدا ئینجانەکان پڕ دەکەین لە لاولاو و کۆڵانەکان نەسپێرین بە ڕۆژوەوان. پانزەهەمین نامە لەپەڕا 41. خوایە جان سوپاست دەکەم، نیشتیمانێکت پێبەخشیوم پڕیە لە نزا، قەڵەمێکت پێناساندوم پڕیە لە سوپاسگوزاری، ساڵێکت پێبەخشیوم یەک مانجی لێ خۆش بوونە، هەفتەیەکت داومەتێ یەک ڕۆژی پڕە لە جەژن، ڕۆژێکت پێبەخشیوم فێری نووسینی 5 نامەی جوداواز دەبم. هەموو ئەمانە ئاەتێکن لە ژیان لەحزەکانی مەرگ و زیندوێتیمان نیشان ئەدا. مەرگ یەکسانە بە سفر، کاتێک سفر خاڵی وەرچەرخانی مەرگ نەبێت، ئیدی زیندوێتی لەدایکە بێت. زیندوێتی وەک ڕۆحی ئاسوودەی پارشێ و وەک جەستەی هیلاکی بەربانگ، وەک کۆڵی محیبەتی خوددا. لە دەمێکدا من زوبانم قورئان دەخوا و دڵیشم بە تەفسیری ئاەتەوە بە ئەسپایی لێدەدا. لەسەر سینەی پڕمی وەجاتی ئیفتارێکدا زیندوێتی مەرگ دەکوژێت و تەرمی ئەم هەموو گوناهانە ئەسووتێنێت، شوشەی ئەو هەموو بێ ئابڕووی ئەشکێنێت، گوریسی بەستنەوەی جەهل دەکاتەوە و بە خوری و vێلاکانی خیانەت ئەڕوخێنێت. سوپاس خوایە جان، ئەی خۆشەویست مانجی قورئان، ئەی خولودی شاهی مانگان، مەتەرێزی پەڕینەوەی دەرگای ڕەیان، کەرنڤاڵی خۆشەویستی مسلمانان. ئەی خوایە جان، خوای ڕەحیم و ڕەحمان، پێمان عەتاکەی ڕەمەزان، مانجی مهر مەرکانەی خۆشەویستی، مەیلی کەناری ئارامی، بۆنی عەتر و گوڵاو و گوڵی کامەرانی، فنجانەی پڕقائیمەی نوێژ، تۆ قەڵغانی ڕۆژوەوانی، تۆ بۆ ئێمە هەم سەربان و هەم پاسار و هەم دیواری. لە چواردەوری ماڵی شەعرا بارانێکی مهر ئەباری، تۆ ڕۆحی ئێمەی جەستەی ماندوو بە ئاگاهی،
تۆ میوان و ئێمە خانەخوێی ژیان و تۆ دەلیل و گۆچانی ڕێی پیریمانی ڕەمەزان چەند جوان میوانی لە پانزێمین نامەی ژیانە کولوە بەفری جوانە باری مشتێ نزا سەوزی جوانی بەرەو سحوری بەرەکەت دەڕۆی شمشاڵی شوانی کاروانی تۆ سرودی مڕونەت و ئاوی تافگەی سەرشاخانی تۆ نەسیمی بەختەوەری و مینای سەردەمی مناڵی بۆ هەتوانی برین و زامی هاری لە ناولەشی ساڵی تەمەن تۆ ڕەشماڵی فراوانی تۆ خەڵاتی پەروەردگاری تۆ خەڵاتی پەروەردگاری. شانزەهەمین نامە لاپەڕا 44 وشە ئەی ڕۆمانە تەواو نەبووەکەی مانگ ڕەمەزان ئەی پریاز کە پڕەکەی ڕۆح و گیان ئەی جازمە فراوانەکەی ماڵی جوانی ئەی ڕەشماڵە نەجیهەکەی پێشمەرگێکی ناو ئەشکەوت نووی یەکتا پەرستی پێشمەرگە ئەی پێشەوە سەوز ڕەفتارەکەی شورا و چرا بەدەستەکەی کاروانی نبووەت ئێوارە قەترێک ئاو بۆ جوانیەتی بەربانگ پاشێ و تەنها 3 دەنگ خورما بۆ پریاسکەی ڕێگا نیوەڕۆ خۆمان بە 4 کات نوێژی سنەت و 4 کاتی فەرز دەشۆین عەسر 5 شاهیدی هەڵدەبرین بۆ خوا سپێدە بە خوێندنی بەشێک لە پەڕاوی ژیان خۆمان تەڵقین دەدەین ئەی مانگە خۆش مڕوەتەکەی ساباتی ساڵ و ئاکارە جوانەکەی ناو مەجلیسی ڕۆژەوان ئەی چیرۆکە نەبراوەکەی بەر ئاگردانی ئیمان و ئەی باڵندە مەعشوقەکەی محراب ڕەمەزان مانجی بەرخودان ڕۆژ و هەڵگری ئیمان سروتی شەوی ئازادی نێرگزی کەڤاڵی شادی نامەی نزای بەختەوەری لە پێشوازی بەدری گەورەی دوژمنان و دەردی سەری بەم فەتحە و لە باوەشی سەردەمێکی جەهلدا بەڵام جەهلێک بە شارەزایی ڕۆژگارەوە لە ئامێزی بەیانێکی نەوڕەزدا هێدی بۆ ئەماڕەتێکی کەس فرمێسکە ڕێژم بە ئەندازەی بەربانگێکی پڕ لە ناز نیگام بەرداوەتە سەرخاک و تەوێڵم لە سوژدەیەک مارە دەکەم کە تەنها ماچی پەنابوونم پێدەبەخشێ و دەمبا و دەمداتە دەست مشتێ نزا گەورە دەبم لە ناولا شەیەکی سەردا و لەدایک دەبم جوانتر لە جاران ناسکتر لە گوڵ ئومێدی ژین نەبینم بەم تەدارەکی جوانیەوە زەریف زەردەپەڕی ژیان جێدێڵم و ئاسۆیەک لە کاڵ بوونەوەی غروبەت دەبەخشمەوە بە نیشتیمان ڕەمەزان لە پێشوازی بەدر و فەتح و بەرخوداندا ڕەنجی خۆی کردە دیاری پەرچەمی سەرسەفینەی کاروان بەم ئاڵاوە شەمعی شەفەقی ساڵ دەدا لە یەخەی باو دەرگا ئاسینەکانی نەفامی بە کلیلی محیبەت دەکاتەوە بۆ هەموو مەردومی دنیا دەیسەلمێنێت ئێرە زادگای لەدایک بوونە ئێرە مەملەکەتی پشووە ئێرە هەوری بارانی ڕەحمەتە ئێرە مەزاری جوانی و عیبادەتە ئێرە کێڵگەی ئەوینداری و ساڵنامەی ڕۆژی قیامەتە حەفدەهەمین نامە لاپەڕا 47 بەدر لە فەتحی دڵێکدا مرۆڤ لە دیلی ڕزگار دەکات لە بەردەم حەق و باتڵدا ڕۆژگاری نوێ نیشانەدا ڕویان زەرد بوو جەهلی دوێنێ و جەهلی ئەمڕۆ ماڵوێرانە کوفر سبەی هەرخۆڵ بەسەر خۆیدا دەکا 17 ڕۆژە بارانی عشق خاچی بەیارم مەدێرێ غەزا بۆ پاکبوونەوەی خاک بژاری گوڵزارم مەبڕێ مەوجی بەدرە دوێنێ دەرکەوت ڕۆژنایی بۆ ئەمڕۆ دێنێ مەشغەڵی نووری بەربانگە ناسنامەی تەوبەی دەوێ مشتێ نزا لەگەڵ پەرچەمی جیهادا ڕێی سیڕاتە المستەقیمە لە کۆڕی ذیکری ڕۆژوودا ڕۆژی بەدر چەند ئەوینە سوپای کوفر ڕەنجەڕۆ بوو هێزی خوایی چەند بەتینە
بنێرن درود و سڵاوات بۆ سەردارەکەی مەدینە چونکە هەموو قەرزارینی ئەو لە ئامێزی ئامینە چونکە هەموو قەرزاری ئەوین لە ئامێزی ئامینە نوێژ و ڕۆژ و شەپۆڵی بەندایەتیە و گوناهی ڕۆژ هەڵوەرێنە نەسیمی زەکات و حەج پاک بوونەوەی ماڵی دڵ و نیشانەی نەفسی مطمئینە شەهادە یەکەم کۆڵەکەی ڕاگرتنی سەقفی دینە پێنج پایە ظاهر و باتین هەر کە هەیبوو ژینی دینە ئەوەی نەیبوو مایەی زەلیلی و پەزینە حەفدە نامە لە بەدرێکدا حەفدە تیر و کەوانە جیهاد لە هەر سەردەمێکدا بۆ سەربڕین هەم مەڵهەم و هەم دەرمانە نزا لە کاتی بەربانگدا لە نێو گوڵدانی ئیمانە مجاهیدی ڕۆژوەوان چاوی لە دەرگای ڕەیانە خدا بەنسیبمان کەی سبحان الله سبحانە چەند بە میهر و میهرەبانە چەند کاروانی و چەند میوانە گەنجی ڕۆژ و پیری ڕۆژ و ئاوازی دڵ و حەیرانە چونکە نەفس بۆ خوا دەژی دوورە لە نەفسی شەیطانە ئەوە چاوە بە ئاگر ناسووتێ لە ترسی خدا گریانە دوور بە لە نەفسی ڕەشی گوناه چونکە لە بەرزی تاوانە دڵێک ڕوو لە قیبلەی خوا بێتینوی جوانی ڕەحمانە کۆتا بەربانگ لەوێ دەکا محرابی دەرگای ڕەیانە مطیعی سوژدە و قامەتە دڵخۆشی عەهد و پەیمانە ئەشعاری ڕۆژی حەشری بینینی پەروەردگارە گۆچان وەک چاو ساغی پیری کە چەند حەزی لە هەنگاونانە ئارا دائیم وەک خاچی دێم چەندە تینووی بارانە نەفسی لە حەڵاڵی خوددا بووی بووەتە بەندین خانە تا مخرج بێ دەرونی لە غفرانی ئەو غەفارە ڕەمەزان وێزگەی عیبادەت میعراج عەرشی ڕەحمانە هیجرەت لە گوناه و تاوان نامەی مهاجیر ئەنسارە حەفدەهەمین نامەی بەدر قەدری هەڵگری کاروانە خدا مشەڕەفمان کە پێی ئەو شەوی قەدری قورئانە ئودعونی ئەستەجیب لەکم دەرگای ئیستیغفار کراوە بەلا تەقنەتوو بەبێ شرک ژینی ئاسایی هیوامە یا موجیب ئیشتیاقی تۆم کە تەلۆکی ئەم ژیانە بم کە بە ئەندازەی ئوسرەی ڕەمەزانی سفرە و خوانە هەژدەهەمین نامە لەپەڕە پەنجە لە یەکەم ڕۆژی هاتنەوە لەگەڵتام بۆ هەرکوێ دەڕۆی هاوڵتم لە چ شوێنێک لا دەدەی من حەسیرەکەت بۆ ڕادەخەم لە هەر سفرە خوانێکدا بوو بیت من لەگەڵت دابووم بەو کۆڵە ئەوینەوە ڕێت کرد کە لێت وەرگرین و خۆمانی پێ ئەوین کەین لای خوددا ساڵێکە لێرە نیت و نازانین چۆن شەو نخۆنی بکەین چۆن ئەسرینەکانمان بسڕین و بە چ شێوەیەک میوەکان لە دارەکان بکەینەوە بێتۆ بێمەیل بووین بێتۆ بێسەر و بێباڵ و بێپێ ڕێمان دەکرد چیرۆکەکانمان بۆ تەواو نەدەکرا هێشتا لە خەمی خۆماندا نەبووین سەفەرمان بیر چوو بیەوە و قەدری ئاومان نەدەزانی ئەمانە هەموو لە نیشتیمانی غەریبیدا سەوز بووبوون لە نیشتیمانی یەکخوا پەرستیدا دوور بوون قەدری ئەو عنواتەی تۆمان نەدەزانی ڕانەهات بووین گوناه بکوژین لەگەڵ یەکەم هەنگاوی تۆدا تاوانمان ڕاونا و پریاسکەی سەفەرمان بە کۆڵدادا لە کوانووی ئەم سەفەرەدا ئیفتارێکمان کردە نزا و بەربانگیشمان ڕاخست بۆ دوعا بەهێمنیەوە لای دەرگای تەوبەکردندا دەستمان بۆ ئاسمان بەرز کردەوە و بە مشتێ دوعای سەوزەوە ناردمانە حوزوری خالق لەم وێزگەیەدا قەڵای گوناهمان ڕوخاند و دەشتی دڕکمان سوتاند و پەیکوڵی ئازارمان هاڕی و پەرچەمی بێداریمان خستەوە خوار هەر لەم مەحەطەیەدا جۆگەکانمان لە ماشی پەن خواردووی ئاو پاک کردەوە بەریانەکانمان تند بەست و
دێراوەکانمان پڕ کردەوە لە ئاو تا نەمامەکانی ژیان چرۆ بکەن و دار زەیتونەکان گوڵ بکەن و گێلاسەکانیش بکەونە سەر سفرەخوانی مانگ. هەر لەم وێزگەیەدا ئەلبومێک لە جوانی دروست دەکەین، دەبینە دەرمان و نەزیفی گوناه ئەوەستێنین، دەبینن نیگارکێش و کەڤاڵی ئیفتار نیگا دەکەین، دەبینە دەرەوانێک لە هەر بەربانگێکدا دازەخەینە سەر ملی تاوان. هەر لەم وێزگەیەدا دەبینن و سەر بۆ هەر ڕۆژێک نامێکی وەفاداری خوێنین، دەبینە چیرۆکنووس و لە هەر شەوێکدا چیرۆکی هاوڵێک لەگەڵ مانگدا باز دەکەین، دەبینە مۆم و هەر پار شێوێک پەپولێکی نزا لە خۆ دەگرین، دەبینە سەربازێک و لە هەر وێزگەیەکی ژیاندا ئێشک دەگرین، بە درێژایی وشە و ڕستە ڕاناوەستین، تاوەکو وەک نالی نەنووسین محیبەت، وەک مەحوی نەنووسین ئیشتیاق، وەک مەولەوی نەنووسین حەشر، دەست لە قەڵەم هەر ناگرین، دەست لە قەڵەم هەر ناگرین. 19هەمین نامە لاپەڕا 53. ئەم هەموو نامە دەخەمە نێو زەرفێک و لێی دەنووسم ئەستەغفیر الله، پاشان پۆستی دەکەم بۆ لای ئەڵڵا. بەم تەمەنەی کە تێپەڕ بووە لە تەپ و تۆز، بە قەترێک ئاوی ئەم مانگە پاچی دەکەمەوە و لە خۆرەتاوی 19هەمین نامەدا وشکی دەکەمەوە. ئای پەروەرێنم، ئێمە چەند جوان فێرکرابووین ڕقمان لە وشکی بێت، جگەل لە وشکی گونا، هەروەک چۆن ڕقمان لە ڕەشیا جگەل لە بەردەکەی ماڵی تۆ. وشکی ئاو نامۆ، وشکی خاک بەسۆ، وشکی نیشتیمان شێ بە دیکتاتۆر هەڵدێ، ئەم جێتیە دەکاتە خەراب. وشکی قەڵەم خاوەنەکەی یەکوژێ و پەڕەکانی ژیان نەپروزێنێ و مەرەکە بشک ئەکاتەوە. کەواتە هەموو وشکیەکان خاڵی لاوازی ژیانن، جگەل لە وشکبوونی نەزیفی تاوان. وشکی دار سێبەرێکمان دەداتێ خۆڵەمێش، کانی وشککەین ناژین، سەنگەر وشککەین تەر ناکەوین، زمان وشککەین لە یەکتری ناگەین و توانای سکاڵەکردنمان نامێنێت. کەواتە وشکی و ڕەشیەتی یەک سیفەت کۆیان دەکاتەوە، ئەویش کوژانەوە باشە لە بەردەم خوادا، ئەواتەی بێدەنگبوون بەڵێکردن بۆ فەرمانەکانی خوا. داگیرسان باشە لە بەردەم دوژمندا، بەواتای ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕەفتار و گفتاردا. کوژانەوە لەم مانگەدا سوکایەتی بە داگیرسانەکا و خەونی ئیبادەتمان تێکەدا، چاوی بینینی تۆمان لێدەستێنێ و فێری بینینی ڕەنگێکی ترمان دەکا و دوورمان دەخاتەوە لە نووری تۆ، پاشێومان لێدەشێوێنێ و مەغریبی بەختەوەریمان لێ دەکاتە غروب و مەچەکی شەوانی قەدرمان بەهێز دەکا، هەنگاوی هێزی ئیمانمان لاواز دەکا. کەواتە دەبێت دابگیرسین بۆ خوددا، بکوژێینەوە بۆ خوددا، تا خوددا جەننەتێکمان پێ عەتاکە، باخچەیەکمان پێ ببەخشێ لە ئیستیغفار، سەکۆیەکمان بۆ دروستکە لە هێزی ئیمان. خوایە جان هاتووی 19هەمین نامەی ڕەحمەت و مەغفیرەتی خۆت لە یەکەمین نامەی قەدردا بخوێنینەوە، وێنەی حاجی قادر میحرابێک دروست بکەین لە ئاوەدانی دڵ، وەک مەولانە خانەقایەک پڕکەین لە ڕدێنی سپی، وەک مدەڕیس نامەیەک بنووسین بۆ تەفسیر. ئیدی هەموو تێکرا لە سی نامەی نزادا، یەک ڕوو دەکەینە خوددا و بە کۆرس دەڵێین ئەستەغفر الله، ئەستەغفر الله، ئەستەغفر الله. 20هەمین نامە لاپەڕا 56. 20هەمین نامە لە یەکەمین ڕۆژی قەدردا دەنووسم، لە تەنیشت میحرابەوە ئەمەوێ ڕێی بکەم و بگەم بە شوێن ماڵێکدا دەگەڕێم لە دەروازەکەی نووسراوە ئەمان، لام داوەتە لای عابیدێک فێرم کا قەدری ڕەمەزان، بەخۆم و ئاڵایەک و کراسێکی سپیەوە هاتووم، لە بیابانەوە بەرەو دەشتایی چاوەکانی ئەخلاق ڕێدەکەم، کۆڵی شەڕەفم هەڵگرتووە و پیاسکەی خەمی وڵاتێکی بێ ئاڵا دەخۆم.
لە یەکەم پاشێوی قەدردا دوعا دەکەم و دەنووسم خوایە بمانجێڕە لەوانەی لێیان خۆش بووی. خوا توانای خۆشەویستی خۆتمان پێ ببەخشە، هێزی معریفەی دینمان پێڕەواکە و بازووی ژینی ژیان دۆستیمان زیادکە. خدایە پاشێومان پێ حەڵاڵ و حەڵاڵمان پێ عەتاکە، تا لە مەغریبی غوفرانتدا بنووسین ئێرە مەملەکەتی ژیانە، ئێرە سکوونەتگای نیشتیمانە، ئێرە ماڵی دڵی هەموانە، سایە و سێبەری ماتافی ئەوینی ڕێی دوا ڕۆژمانە، دەرگای چوونە ژوورەوەی نووری ڕێگای تۆڵی پیریمانە، سمبولی شۆڕشی شادی و شکێنەری بەندیخانە، تاجی سەربەڵندی ژین لە سەرسەری ڕۆژوەوانە، داگیرسانی چرایەکی نوێ بۆ ژیان بە شقاتەی تەوبەی مانجی ڕەمەزانە، وەرزێکی تر ئاسمانێک جوانی لە باران بۆ سەرمەزاری ژیانە، ساباتی بەهاری ڕۆژوو بەرهەمی ئەم میوەجاتە، ئاپۆڕای چنینی میوەی سەوزی پارشێ و بەربانگە. خدا بە بیست نامەوە هاتووم بۆ ئەم جێژنی عەیش و نازە، بیبارێنە بارانی عەشق بۆ ئەم خاچی وشک هەڵاتوە، سینەی ماڵی تەمەنم تەڕکە، لە وێزگەی هات و نەهاتە، دەرگای بەهەشتم لێ بکەوە و دۆزەخیشم لەسەرداخە. خدایە هاتوومە حوزورت بەم پەنجە لەرزۆک و ساردەوە، لە گەرمای هاوین گەرم کە لە عیبادەتی ئەممانگە. خدا لێم خۆش بە بە گەورەیت، تاوان لە ژیانمدا داخە، بیستەمین نامەی خۆم نووسی لەسەر ئەم ئەرزە سوتماکە، لەسەر ئەم ئەرزە سوتماکە. 21مین نامە لە پەڕا 58. بەتەنیشت چرۆی تەمەنمانەوە ڕژاینە نێوشانە شیرینەکانی قەدر و گوڵی محیبەت ڕای کێشانە نێو مەجلیسی وەفا، لەگەڵ نزاکانی ئێوارەدا بووین بە ئەوینێکی شێداری قەدر و قەدیداری تەمەنمان لە ڕەگی ئاومارە کرد. بەم هەموو ڕێزەوە شەتڵی مناڵیمان لە گوڵدێری پیریدا ناشت، سەوز بووین بەڵام لەناو دوو کەڵ و تەپ و تۆزدا، سپی بووینەوە بەڵام لەناو تونێری شەڕی نەفسدا. ئێمە لە خۆمانەوە سواری کەشتی نەجات بوون نەبووین، لە خۆمانەوە سەوڵمان لێ نەدەدا، بە خۆڕاستە کۆی نیشتیمانمان سواغ نەدابوو، هەر لە خۆ مشتمان بەرز نەکرد بۆەوە بۆ نزا، چونکە مانگ فێری کردبووین زلەی ئاومان خۆش بوویێت، دەستی زەلیلیمان بۆ خوا بڵندکەین، فێری کردین بەر لە سواربوون پرسیار لە کەشتیوان کەین بۆ کەنارەکانی ئارامی، فێربووین چۆن سەوڵ لێبین بە پێچەوانەی مەوجی غەرور، فێربووین چۆن خۆرمان خۆش بووێت، چۆن قەدری هەڵهاتنی مانگ بزانین، چۆن لە تەڕبوونی باران بگەین، چۆن فێری ڕاوکردن بین بەر لەوەی نێچیرێکمان دەستکەوێت. بەڵێ عەزیزان، قەدر بە تەڕی ئەبارێت و ئێمە هەر لە ژێریا وشکین، لەسەر خۆی دێت و ئێمە بە پەلە جێدەڵێت، بە پیری خۆیەوە هاتووە و ئێمە دەباتەوە بۆ منداڵی، بەڵام ئێمە بە پیری نایلاوێنین، ئێمە تا ئێستا لەمانەی قەدر ناگەین، لە شێداری ئەو هیچ فێر نابین، چەند بکوژە ئەم نەخوێندەواریە، چ گۆڕستانێکە تەرمی ئەم هەموو دار خورماییتیان نێژراوە، چه هەناسەیەکە وێزگەی ئەم بانگەشەی ئازادیە، هێندە گەورەیە ئەم شەوە هیچ شەوێکی تر لە ڕەنجی ئەم ناچێ، هێندە جوانە پەلکە سێڕینە خۆی حەشارە دالێ، بە بەرچاوی هەموو شەوەکانی ترەوە لە عوشاقی دابەزینی پەیامێک بۆ زەوی دەقێکی پیرۆز دەبەخشێتە مەخلوق و پێی دەفەرمێت ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر. هەر بەدەم ئەم ئاوازەوە شێعرەکانی منیش سوزدێکی سوپاسی دەبات و بە خوێنەر و بیسەر دەڵێت لە دوعای خێر بێبەشم مەکەن، لە شەوی قەدر بیرم بکەن، خدایە
خدایە پیرۆزی کە لێمان قەدر و نزا ئەوەندە لە تواناماندایە. خۆت فەرمووتە لا يكلف الله نفسا إلا وسعها. 22 نامە لە پەڕا 61. ئەی مانگ، ئەی قەدری عاشق، ئەی باغ و بێستانی پڕ لە گوڵ و ئەی ئەپارتمانی پڕ لە نزاو، ئەی شەوانی پیری پاکبوونەوە و ڕۆژانی گەنجێتی گەڕانەوە. ئەی خۆشەویست، مانجی یەکتاپەرستی و محبەتی خالق، دەزانم تۆ بە بوڕاقی خۆشەویستی پێغەمبەرەوە ڕێ لە ئایەتە شەیطانیەکانی جەهل دەگریت و بە مەچەکی ئیمانەوە شکستیان پێدێنی. دەزانم بە هەناسەی سپیەوە پریازکەی خەمی نیشتیمانێکت لە کۆڵناوە و بە سەرچیای حاڵی بووندا هەڵدەزنیت. لەسەر خاچی پیسکراودا شەڕێک بۆ هێنانەوەی خاوێنی دەکەی، شەو لە ڕەشایی پاک دەکەیتەوە و ڕۆژیش بەدەست نوێژ دەسپێری. غروری ئادەمیەکان فەنا دەکەیت و خاچی بوون دەکەیتە شەونمی بۆ خواژیان لە سێبەری تریفەی مانگدا. هەموو ڕۆژێک کۆترێک بە نامەیەکەوە هەڵدەفڕێنی و لە پەنا شەوێکی قەدردا بە ئەسپاییەوە دەرگای وتوێژ لەگەڵ خوادا دەکەیتەوە و بەم سرودەوە بەرەو پار شێو بەڕێ دەکەویت. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين. لەگەڵ بچووکترین نزادا گەورەی قەدر دەزانیت و کەرنەڤاڵی محبەتێک دەکەیتەوە و نامەی گەورەترین معجیزە بە خەڵک دەناسێنیت. بەڕۆژ فێری سنەتەکانی ژیانمان دەکەیت و دەمان دەیتە دەست ئەو دارەی مانای پیربوون نازانێت. دەمان خەیتە بەر ئەو هەتاوەی مۆنی زستان لە چاو ئەودا و بەهارێک لە پەرزگای خوادا دروست دەکا. خدایە بەم ڕوو زەردیەی خۆمەوە هاتووم ڕووم سەوزکە، سواری کەشتی ژیان بووم و فێرم کە، فێری نووسین بووم و نووسینەکانم قەدرکە. ئەم قەڵەمە لاوازم پڕکە لە مەرەکەبی ئیمان، ئەم دیوانم بە بەرجی حاڵی بوون جوانکە. خدایە فێری کەلامی پاکم کە تا بگەڕێمەوە بۆ تەفسیری محبەت، فێری محبەتم کە تا ژیانم خۆش بوویێ، ژیانێکم پێ عەتاکە تا پڕ بێ لە قەدر. خدایە قەدر بە نسیبمان کە، ئاسۆی حەشرمان فراوان کە، ژیریمان لە کارخانەی خۆدا بدەرە دەست پەرتووکی سپی، تا لە فیراقی ژیان سپی بچنینەوە. خدایە سپیمان کەرەوە لە ژەنگ، بێدەنگمان بکە دەنگ، بێڕەنگمان بکە ڕەنگ. خدا هەمومان بکەیتە یەک دەنگ، بکەیتە یەک ڕەنگ، تا لە پێناوی تۆدا بکەین جەنگ، تا لە پێناوی تۆدا بکەین جەنگ. 23 نامە لە پەڕا 64. 23 ڕۆژە میوانی و هەر ڕۆژێک بە ڕەنجێک خۆت نیشانەدەی، دەهرێکە هاتوویت و بۆ هەر کات و ساتێک خاوەن پەیامی، لە میحراب و لەسەر کۆ و لە ناو دڵی یەک بە یەکمان میوانی. 23 ڕۆژە بە بەرماڵی کۆڵتەوە نووساوین، لە لووتکەی شاخدا گیرساوین، لە کوانووی عشاقی دڵدا ئاوێزانین، لەگەڵ خەم ئازاری وڵاتی شامدا چاو بە فرمێسک و دڵ بەژانین، بە پەیمانی وەفاداری بۆ گەورەی تۆ دەڕوانین. 23 ڕۆژە تۆ میوان و ئێمە خانە خوێی خاچین، لەسەر لێوی قەدرتەوە نزایەکی قوڵ دەخەینە ناو دڵ و بە نیەتێکی پاکەوە حەواڵەی خوای دەکەین و بەتەنیشت ئایەتی لەیلەت القەدری خەیر من ئەلفی شەهر شانم گیر کردووە لە ڕووباری نوێژ و جەستەم داوەتە بەربارانی مەغفیرەتت، بۆ ئەوەی بخوسێم لە لێ خۆش بوون، خۆم ئاڵوودەی ڤیکرەکانی دوای نوێژ و قونوتەکانی ناو نوێژ کردووە و تەوێڵیشم خستووەتە سەر ئەرز، تا مێژووی لەدایک بوونی خۆم بزانم و کە مردیشم بزانم بۆچی ژیاوم. ئێستا تۆ ئەی قەدر لە نێو دەشتی چاو ماژی
بەناو دەماری خوێنما دەیت و بەذاکیرەی دڵما دەچی وەکو لاو لاو بە چناری عمرا خۆت پێش دەدەیت و هەڵەچی هەناسەی سەوزی شەوانت لە پاش چێوی سپی ڕۆحدا بە حەبلی خواوە ئەبەسی لەگەڵ دابەزینی فریشتەدا سڵاو و میهری خوددا تا طلوع الفەجرە بەخشی لە باخچەی شەعری بەربانگدا لەسەر فەرشی ئاسوودەی دڵی شعرێک لەت دەکەیت و ڕۆژووی منی پێشکێنی ئیستێک ئەدەی لە نزاکانی دوای نوێژ و بە شەوقەوە بەرەو تەراویح بەڕێ دەکەوی لەوێ لەگەڵ جەمعی یاران بەژموردەیی ئەتۆرێنی حەڵقەی ذیکری ژیان نامەیەک تێی دەکەیت و سڵاوات بۆ نەبی دەنێری و بە دواکۆڕی مناجاتدا قەڵەم لە شەعر هەسانەدەی تا 23 هەم نامە دەنێری بەم کراستە سپیەی بەرتەوە ئێمە پێوانە دەکەیت و لە ترازووی ڕەوشدا دەمان چێشیت و لەسەر ڕەفەی ئەمانەتدا دەمان پارێزی بە تەنها هاوخەم و هاو سەفەرمان هەر خۆتی ئەی قەدر 24 هەمین نامە لاپەڕە 67 دەمێکە دەزانم قەدر کۆتا نامەی پێیە دەهرێکە دەزانم ئاویش هەیە سوێرە ژیان بە شێوە ناکات بریندار بکەیت و خوێی تێکەیت قەدر بۆ ساڕێژبوونی برینەکان پەیامی خۆی دابەزاند خدا بۆ ئاشتەوایی دڵەکان سڵاوی خۆی ناردە سەر خاک ئادەم بۆ ئەوەی ئێمە فێرکە تووشی ئیسیان بوو ئێمە بۆ ئەوە هاتوین بزانین چێ ناردوینی بزانین بۆچی هاتوین بزانین چۆن برینەکان ساڕێشکەین چۆن لە ئیسیان خۆمان بپارێزین هەموو ئەمانە لە شەوی قەدرا فێرەبین فێر نابین تا نەچینەوە بەر خوڕەمی بارانی ئایەت تا خۆمان هەڵنەواسین بە تەنافی عیبادەتدا وشک نابینەوە تا خۆری سپێدێکی ڕوون لێمان نەدا و نەوزێک نادەین تا لە حەڵقەی ذیکرێکی قورئان خوێندندا تەفسیری سوورەتی قەدرمان بۆ نەکرێت ناتوانین قومێک ئاو بخۆینەوە تا لە پاچێتی کانی نەگەین بەڕێگایەکدا گوزەر ناکەین تا پێش ئێمە کاروانی لێوە نەهات بێ پێشوازی لە پاییزێک ناکەین تا تاوانەکانمانی خەزان نەکرد بێ سفرە بۆ بەهارێک ڕاناخەین تا بە چاوی خۆمان ترۆی ژیانمان نەیبینێ ئەم ژیانە بێمانگ بێ ڕۆژ بێ چاکە و بێ حەج و زەکات پڕیە لە خەزانی حەیات بێ ئاشتی پڕیە لە شەڕ بێ ئەمانەت پڕیە لە خیانەت بێ برایەتی پڕیە لە جودایی مانجی شوایە بێ ڕۆژ و پڕیە لە نەخۆشی بێ پاشێ و نادروستە تەندروستی بێ ئیفتار پەرش و بڵاوە خەرمان بێ بەربانگ بێ چلیوەیە نزاکان ڕێگاکان ڕووناک دەکەنەوە و ڕوخساری ڕێبواران ئەوینی کاروان ئاشنا دەکات نزاکان وەک سرودێکی خاوەن قودرەت خۆی لە ئاوازی عەبدەتی نزیک دەکاتەوە و بەنۆتەی یەک وشە گەورە دەبێت و بەقەد یەک قەترە ئاو لە بەردەم خوادا بچووک دەبێتەوە بەم ئەزمونەوە لە هەموو پارشێ و بەربانجێکدا باڵ دەگرن و پەڕی هیوای ژیان لەسەر شارماندا دەنێت دنیایەک دەکەنە گوڵستان و باخێک دەنێژن بە ڕۆژوو بخوردەیەکدا دەگیرسێنێن بۆ قەدر مەرکانێک پڕ دەکەن لە ئاوی نەزیه خەرمانێک شەن دەکەن پڕبێ لە گەنم سەکۆیەک سواغ دەدەن بنوارێتە سەر میحرابی مزگەوتێک تا گوێیان لە دەنجی بانگ بێت و قامەتی نوێژ دەست پێ بکەن بەم هەموو ویردەوە لە پەنای قەدرەوە سرودێکمان هەیە بۆ ژیان داوا دەکەین خودایە قبوڵی کەی نزاکان خودایە قبوڵی کەی نزاکان 25مین نامە لاپەڕە 7 قەدر ئەشکەوتی ماڵی جوانیە وەک هێزێک لێوان لێوەن لە سەرکەوتن وەکدار بەڕوێک لە قەتباڵی شاخێکدا دەڕوێت و وەک مەشخەڵێک لە لوتکەدا دادەگیرسێت ئەزیزم سەی کە چۆن پۆل پۆل کۆترەکانی ئاشتی
قامەتی نیشتیمانێک لە وەفاداریدا دەبەستن. چۆن شەعریەخەی بە شاعیر دەگرێت و هەڵبەستێک بۆ ئەم جوانە دەچڕێ. پەڕاوێک کاتێک لە ئاسمان تەواو دەبێ و دەبەزێتە سەر سوکنایی دڵی پێغەمبەرێک عەلەیهی سەلام. چۆن مرۆڤ پەروەردە دەکا و فێری نزاکردنمان دەکا. ئەم شەوانە چەند جوانە درەوشێنەوە، چەند بۆن و بەرامەیان خۆشە. هەموو شەکان بەناسکی لەدایک دەبن و چەندین ڕستەی پاک بوونەوە دادەڕێژن. جەستەکان چۆن دەست لەسەر سنگ وەستاون بۆ خەباتی ئیمان، چۆن گوڵێک لە ئینجانەی شۆڕشدا گەورە دەبێت. ئاوا قەدر لە بەچێ لە شەوەکانی مانگدا بە گەورەی خۆی لەدایک ئەبن و مرۆڤی گەورە پەروەردە دەکا و نیشتیمانێکی گەورە لە ئارامی دروست دەکا. قەدر لێوەکانی ڕۆشتەڕ دەکاتەوە و منارەکان بە ئاوازی خولوت سواغ دەدات و محرابەکان دەکاتە وێزگەی بۆ خواژیان. قەدر هەموو متبوونێک دەکوژێت و متبوونێک بۆ خوا زیندوو دەکاتەوە و بارانێک لە شنەبای کەناردا دادەکات. بەم هەموو شیرینیەوە وەک گوڵە گەنمێکی پڕ سوژدە دەبات. هیوایەک دەکاتەوە بە بەری خاکدا و دەرگای نائومێدی شەڕدا دەخات. قەدر یەخەی بە درۆ دەگرێ و چی نامەی ساختە هەیە دەیسووتێنێت و پەیامێکی ئەبەدی بۆ سەفەری هەتا هەتایی دەنووسێت و بۆ ژیانێکی کاتی مرۆڤ ئاسوودە دەکات و بۆ ژیانێکی ئەبەد ئاسوودەتر دەکات. چنگمان پڕ دەکات لە جێلاس و دڵمان دادەپۆشێت بەنانی تەنور. قەدر هاژەی هەناسەکانمان ڕێک دەخات و تافگەی بینینمان زیاد دەکات. بەم ڕەشماڵی خۆیەوە لە پەرتبوون دەمان پارێزێ و لە ناو محیبەتی پاشێوێکدا دەمان خنچێنێ. عەزیزم ئێمە لە شەودا تا بەیان تەڕ دەبینەوە، لە سپێدەدا لە فیراق جیا دەبینەوە و شەڕ لەگەڵ درۆ و فێڵدا دەکەین. تێردەبین وەک مسافیرێک چۆن عەشقی ڕۆشتن بێ بۆ مەنزڵ. ئاوا ئێمەش بۆ گەڕانەوەی شەوێکی لەم چەشنە تێرە بین لە کاتژمێر. ئیدی ڕیسالەی ئازادی وەردەگرین و تەبەڕا دەبین لە غڕوور. هەموو پێکەوە ژین بە سرور. تەبەڕا دەبین لە غڕوور، هەموو پێکەوە ئەژین بە سرور. 26مین نامە لە پەڕا 73. قەدری پەیامێک بوو پێغەمبەر لێی کرد پێشوازی. پەیامی حەققادی خوایە هەموو تەسلیم بین بەڕازی. هێز باوەڕ بەتین نەکا ئەیکوژێ هێزی لاوازی. ڕۆح و جەستە لە پێناویە دەبێت خوا بکا ڕازی. نەسیمی ذیکری ئادەمی جەوهەری عیلم و عیرفانە. ئینەمە المؤمنون ئیخوا برای هاودینم بیزانە. ساکنی دڵ غڕور دەبا بۆ شەوی قەدر سووتانە. چ سووتانێ بە نووری خوا بێ ئەو نورە ژیان گریانە. جەماڵی نووری پێغەمبەر وەکو یوسفی کەنعانە. پەیامی قەدر طلوعە بۆ هەموو جن و ئادەمیانە. ڕێی لە جەهلی ڕۆژگارە گرێ قەڵغانی تیری مژگانە. دەرکەوت شەوی پیرۆز ئەمما کە دیاری خوای متەعالە. مانجی قەدر مشەڕەف بوو لە دایکبوونی قورئانە. ڕێگای ژیانی خەڵکی گۆڕی ئەو کە پەیامی ئاسمانە. برام دەرفەتی تەوبەیە لە خۆتی دارنە ئەمژانە. شەپۆڵی خەڵوەتی ذیکر هەزاران مانجی ئیحسانە. ئالوودێ دڵی ئەممارە بیسوو کە مەخزەنی خوێنی شەیطانە. لە سایەی لا تەقنەتوودا شەمعی شەوانم پەخشانە. کە دنیا فەنابێ ثبوت کەواتە ژینیش گریانە. لە سایەی تەڵعەتی قەدرە شەوی دەیجوو چراخانە. هەر کەسێ تابعی تاوان بێ گوناهی بە تاوان سووتانە. وەکو فیرعەون کە غڕور بوو سەرنجامی وەک هامانە. قەدر ئەم پەیامەی پێیە کە ئینزاری خوای سوبحانە. پەشیمانی دادی نییە سبەی خاکت بێبارانە. قەدر سەحرای غافڵی کوشت ئەو بۆ قەدری خۆی عوریانە. مرتبەی بەرزی پێدرا لە مەحشەرە شافعمانە. دەرونی مرۆڤی سەوز کرد ئەو کە پەیامی ڕەحمانە. چاوم جیلوەی نوعمانێکە منتەزیری خوای غەفارە.
عەجەب شەوێکە ئەم شەو سوکنایی مانجی تابانە مانجی بەدر و فەتحی دڵە موعجیزەی پێغەمبەرمانە کەژاوەی هەناسەی پاک و پەرچەمی بەرزی زەمانە ژیانی مسلمان وەک گوڵە بۆن و بەرامەی کاروانە سەمەری ئەم شەوە قەدری بە بەدری من بەرهێناوە گەردەزانی ڕانێک بڕوا خاوەنی نەبێ بێشوانە ژیانی دنیا بەهەشتە بۆ مسلمان هەرچەندە ناوی زیندانە لاشەتی نووی بارانێکە کە چەند ساڵە بێبارانە قەدر بەدەف و شمشاڵی کلپەی تەنووری عاشقانە شەوم پشکۆی لەسەر نووری ڕۆحی تینوم خەڵوەتانە وەک ئاونجی سەرجیای بەهار ڕوخسارم ماهی پەریانە دەوری جودایی گران و شەوی قەدر ئاوەدانە دەزانی سەوزایی ژیان بۆ ئادەمی ئادەمیانە سوتان و زەردی دارستان چ وەرزێکی خەزانە ئاوا مرۆڤ بێ سەوزی ئیمان چرای ژیانی خامۆشانە هەرچەند بە چاوی سەر ببینێ بەڵام چاوی بەسەری کوێرانە خدا دڵ و چاو و عەقڵمان بەم شەوانە ئاوێزانە نەسیمی سبەی لە مەحشەرە حەبیبانە نەسیمی سبەی لە مەحشەرە حەبیبانە 27مین نامە لاپەڕا 76 چێوی توور بووە بە نووری بینینی کلی چاوان قەدر قورئانی خەڵاتی کرد بۆ پێغەمبەر و یاران سەدای ڕازی ئەم عیشق خەونی ناحەزانی سووتان هەوری خانەقای ذیکر ئەم شەوەی نوێژی باران ئەوداڵی بای سحورێکم کە موعجیزەی تایە خوڵقاند چ شعرێک بۆ تۆ داڕێژم بە وەزن و قافیەی قورئان لە بەردەم گوڵزاری ژیانە منی کردووەتە ئینجان چۆن نەسووتێم سەری خۆم چۆن نەوی نەکەم بۆ خاوەنی نەزمی قورئان لە دنیادا تینوم بە تۆ ئاو خوێنم هەنسکی ژیان بۆ ئیفتاری بەرەکەتت بۆن و بەرامەی لالەزار فأصلحوا ذات بينكم بۆ ئێمە بووە بە نیشان خۆشبەختی هەموو بۆ بوونەوەر بەتایبەت جن و ئینسان ظاهری زاهدی ڕۆحە جەستە دوورە لە عیسیان فاذكروني أذكركم ذكری خوا بە پێنج هەستیار وقل اعملوا بکە بە دروشمی ڕێگەی خەبات مەوجی کردارت ڕاخە بۆ نەجات بوونی ڕێی نەجات لیباسی تەقوا بپۆشە لەسەر هەموو سفرە و خوان چونکە پێوەر هەر تەقوایە لای پەروەردگاری جیهانیان فەرقی نییە دەوڵەمەند هەژار و پیر و منداڵ هەم پێستی ڕەش هەم سپی ژیان هەموو دروستکراوی خوددا بن بە کون فەیەکونی ئاسمان فرسەتە لە شەوی قەدرا لە بەردەم نورا سووتان بسووتێنە گوناهی خۆت بە شەوی قەدرەوە سووتان شەمعی دڵت داگیرسێنە خامۆش کە دڵی خەڵک سووتان لە بەردەم تەهلیلەی ذیکرێ گەرم کە ذیکری نامەکان فەصلی ئینسان و فەضلی خوا بۆ کائینات بۆ ئینس و جان شەوی قەدر وا ئیسلامە ڕووناچی کرد هەموو جیهان خدا پێم ببەخشە بە شتێک لە گەوهەری بەشی یاران بمخەرە سێبەری خۆت لە گەرمای حەشری ئینسان ملی ڕێگای تۆم گرتووە سیڕات المستەقیم دەڕۆم شەوی قەدرم پێی عەتاکە قەدری نووری شەوی ئیحسان لە حەیبەتی تاوانی خۆم ناڵە و زاریمە و گریان بێفەرمانی دەمسووتێنێ لەگەڵ هەموو تاج و سامان سەروەتی دنیا هیچ نییە ئەگەر نەدبێ سەروەتی ئیمان ئەی خالقی فەوق العادە هەر تۆ پێمان دەبەخشی ژیان چ ژیانێکت پێبەخشیوین قەدر نووری شەوی حەیران سوپاسگوزاری ناوی تۆین هەم بە دڵ و هەم بە گیان مانجی پیرۆزی ئەم شەوە کۆڕی گەرم کرد چراخان شنەبای خەڵوەت هەڵی کرد گوناهی خەزان هەڵوەران باری بارانی سکوونەت بۆ سەرخاچی دێمی چەند ساڵ شەپۆڵی مەرگ تاوانی گرت خنکاندی پێچیدا تۆفان بازاڕی عیبادەت گەرم بوو کراوە دەرگای ئەمان قادر قەدری بە لوتف کردنەوەی قوربان شەوی کۆچ لە گوناه پیرۆز کرد پادشای شاهی شاهان إن الصلاة ونسكي ومحياي وممات
چاوەڕێی سەمەری تەمەنم لە حەشرا دروێنەی خەرمان شەوی قەدر بکە توش بووم خودایە حەیرانم حەیران هەر تۆ غەفار و غەفووری بمبەخشە لە گوناه و تاوان بمبەخشە لە گوناه و تاوان 28مین نامە لاپەڕا 79 ڕەمەزان وێزگەی خواناسی و زینەتی عیبادەتمانە قەدر قەترە ئاوی مەوجی جەمعی خەرمانی ساڵە دڕ و یاقوتە تەڕاویح سنەتی جوانی ویقارە نەسیمی نەشئەی دڵە ئەم سحور نزای بەربانگە عەقیدەی ڕەزای ئەم ڕازە لە ئاسمان بۆ سەر خاکە دەبێت لە خاکە خاچی بین ژیان لەسەر خاک ئەمانە درود و سڵاوات بنێرین بۆ جەمعی سەحب و یارانە لە ئیشوەی دڵی کارواندا نابینی بتی بتخانە چونکە کوێرە بە غروری بێدەنجی ئەم جەنەمانە دڵی عاشق کە پەیوەستە بە قەدری مانجی جەلالە پڕخەی خەرمانی داوێنی لە ئیشوەی ئەم نەسیمانە لە سنجی شەڕدا هەڵهاتوم شەو نوێژی تەوبەکارانە لە شۆڕشی مناجاتدا هەموو میوانی پەروەردگارە بۆ پارێزگاری جەستە و گیان ڕۆژ و خۆراکی گیانە تەهلیلەی خەڵوەتگای ذیکر داینەمۆی هێزی ئیمانە 28 نامەی پڕنزا دەنگ و ڕەنجی تێکۆشانە شانامەی مێژووی مرۆڤ لە شەوی قەدرا میوانە لوتکەی سەربەرزی خێرە زەخیرەی ڕۆژی ئەمانە مەدالیای شەڕەفمەندی سەرسینەی ڕێگای کاروانە شاهی خوانی ساڵی کەماڵ لەگەڵ قەدرا ئاوێزانە ڕازی عشقی مشتی غفران عەفواتی خوا بۆ گونەهبارە تینووی ڕەحمەتە نبووەت ئەم شەوە قەدری قورئانە پرشنجی پیرۆزی ڕێبوار چوار دەوری شەمعی شەقامە چ شەقامێ ترۆبکی هیوای شکۆڤەی مێژووی ئینسانە زاڵبوون بەسەر ئارەزوودا لە نەزمی مانجی غفرانە دەنجی تێکۆشانمان بەڵند وێزگەی برایەتی ژیانە بە پەنجەی ئەوین فێرکراین ئەوینی تاجی سەرمانە لە ئەلفوبەی قەدر گەیشتین تحفەی کەسکی تاعەتمانە لە ژێرداری بەیعەت نووسین داری بەردار ئاواتمانە هاتوین وشکە ساڵی ببڕین بەدر و فەتح نزامانە شەوانی لەیلەتول قەدر کڵافەی نووری ڕێمانە چەندەن کە خورمایەک بۆ ئیفتار سنەتی پێشەوامانە شەوی قەدر و فەتح و پیرۆز بشڕای هودای ئاوەزمانە سحوری بەرەکەتی دڵ اللهم اغفر لنا وارحمنا سرودمانە ئارامگەی خۆشەویستی ساڵ قورئان پەیامی ژیانمانە سەهەندی دوانهێنی شەو نوێژ پێخەفی پشومانە دەنجی ئاوریشمی نزا قنوت کفنی لاشەمانە اللهم اغفر لنا نزای هەموو بەربانگمانە اللهم اغفر لنا نزای هەموو بەربانگمانە 29مین نامە لاپەڕا 82 29 ڕۆژە لەسەر حەسیری تۆدا میوانین بە ئەعتیکافی خێرەوە بە تەسبیحی وردی تۆدا بەسراوین بە بەرامەی قەدرەوە سینەمان پڕ دەکەیت لە ئیمان بە تەوێڵی نورینەوە ئۆغژنێک دەبەخشیتەوە بە ژیان فێری ماچی پەنام دەکەیت و پێمە بەخشی لە تێنان 29 ڕۆژە فێرمەکەی چۆن چاوەکانم داخەم لە گوناه چۆن گوێی خۆم کبکەم لە زەم بە چ سرودێکەوە هەڵگیرسێم چۆن شەوانی قەدری ئاڵتون بە شەو نوێژ متر بە بکەم ڕاتهێناوم دوعا بۆ نغرۆبوونی گوناه بکەم شەپۆڵی نزا لە هەموو ئێوارەیەک و سێیەکی شەودا هەواڵەی لای پەروەردگارکەم خۆری نورینی ئەمساڵ لە خەمی قورسی زستان کەم 29 ڕۆژە لە تۆدا قەڵەمێکی وەفادارم و سینامە لە نزاکدا دەنووسم گۆتانێکی ڕێی پیریم پیری ژیان گەنج دەکەمەوە لە دڵی نیەتێکی گەورەدا قامەتی نوێژێ دەکەم کە نیهالی جوانی ببەخشێ بە زەمین زەمینێک ئاوەدان دەبێتەوە بە نووری تۆ نووری تۆ لەم شەوی قەدرەدا ئاوێزان دەبێت لەگەڵ نزاکانی مندا و قەسیدێک لە پایتەختی 30هەمین نامەدا دەنووسم بۆ ژیان
هەرنامەی بەستایلێکەوە دەست بە دوعا سرودی سەوز دەبەخشێتە دوند و مزگەوت و دەرگا 29 ڕۆژە عەقڵم لە تریفەی تۆدا بریسکەی دێ لەسەر جەستەی زیندوی تۆدا تەڕ دەبێ بە شیعاری بەختەوەری ڕێگا ئەبڕێ لە تیانوسی مەغریبی بەختەوەریدا سحوری بەرەکەت دەڕژێ لە مرۆڤ دۆستی شەوی قەدرا قوماشی ژیانە دوورێ لە باڵەخانەی ئیماندا چرای ڕەنگاڵەی عەشقدا دەگیرسێ لە کەوێڵی جۆگەی ئاوا بەریانی ژیانە لەبەستێ 29 ڕۆژە ئەم شنەبایە هەردێ ئەم ئاورنگە وردەبارێ ئەم کانیاوە ئەتەقێ خاچی ئێمە دێراوە بێ 29 ڕۆژە نزادێ 29 ڕۆژە نزادێ. سیهەمین نامە لاپەڕا 85 پایتەختی تەقوا لێرەوە شۆڕ دەبینەوە و دەڵێن ئەلویداع دڵم نایە پەنجەرەی ژوورەکەم داخەم کە پڕیە لە نزا دڵم نایە دەرگای هەورەبانەکەم بکەمەوە کە سواغ دراوە بە نوها لەم مەوسیمی جێژوانی سیهەمین نامەی نزا و ئەلویداع و ڕەمەزان و جەژندا سڵاو و درود و سەفا خەم لەسەر دڵان لادەبا دیسان لە پایتەختی تەقوا سی نامەی پاک دەخوێندرێتەوە و سی وێنەی جوان خۆی نمایش دەکا ویداع پاش شێوی شەرافەت جەژن نەسیمی شەهادەت خواد لەگەڵ مەغریبی جوان ویرد و ذیکری نوێژی عەسر قنوت و تەڕاویح و وتار بەخێر هاتی جەژنی ڕەمەزان خواد لەگەڵ شەوانی قەدر مەغریبی ئیفتار و بەربانگ مانجی نەی ڕەنگ ئەی ڕەنجی جوانی قورئان هەوێنی کیشوەری دڵ ئەی دەرمان خانەی بیماران سروەی یەکتا پەرستی مانگ خەزێنەی مەسرەفی ژیان سی ڕۆژە شەلالی تۆیە جەستە و ڕۆح و خێن و ژیان سڵاو ئەی جەژنی ڕەمەزان ئەلویداع مانجی قورئان ئیقاعی تابلۆی پارشێ و سینۆتەی عود و کەمان سڵاو ئەی پیری جوانی ساڵ ئەی گەنجی تەوبەکاری حاڵ بخوردی بۆنی بەهەشت و زەمزەمی کەمەربەندیشان سڵاو ئەی جەژنی ڕەمەزان ئەی جێژوانی شەوی قەدران ئەی تەیرە ئازاکەی ئاسمان ئەی دەست بەندە زیوینەکەی ئەڵقەی ذیکر و شەهادە و ئیمان ئەلویداع مانجی ڕەمەزان سێبەری هەموو مانگەکان جێژوانی دڵی ئیمان ئەلویداع ئەلویداع قەدر و ئەمان بەخێر هاتی جەژنی ساڵ جەژنی جێژوانی عیبادەت پیرۆز بێلێت ڕۆژوەوان پیرۆز بێلێت ڕۆژوەوان